یاوەرتان باش خۆشحاڵ بە ئامادەبوونتان بە ناوی کتێبخانەی کارێز و ئوستادی شانۆی پیشەگەرەوە خۆشحاڵین کە ئەمڕۆ لە گەشتێکی ستاتیکی کە بەسەرپەرشتی مامۆستا کاردووە خوێندنەوەیەکی جیاواز لەوەی بینیمانە بۆ نمایشی شانۆیی بکرێت کە بەم تەکنیکەی کە دەرابیان بە ئەکادیمی بوون بتوانم بڵێم خوێندنەوەیکی جیاوازی بۆی کردووە. دیارە شانۆگەری پیشەگەر لە نووسینی دۆشان کوچیت و دەرهێنانی کاکشکۆ عومەرە، سینۆگرافیا مامۆستا مەریوان زەنگەنە و نواندنی بەڕێز مامۆستا فاروق و مامۆستا مەریوان و فاتوو سوزان و کاکوریایە. موزیکی ئەو شانۆگەریە لەلایەن مامۆستا ڕزگار حەمەڕەئوف و ئوستاز هێمن سەباح و دانراوە و جێبەجێش کراوە. دیزاین و جێبەجێکردنی ڕووناکی کاک بەرهەم ئەحمەدە و بەڕێوەبەری بەرهەم کاک مەهدی حاتەمە و هاوکارانی پشتی هەموو نمایشێک و ئەم نمایشە کە بەجددی بە دڵ سۆزانە کاریان کردووە، هەریەک لە کاک نالی عەسکەر و کاک هەریەم و هێوی خان و کاک عەباس و نور و محەممەد شاکر و یادگار و هەنا نێعمەت. ئەم شانۆگەریە بۆ ماوەی 4 ڕۆژ لە پەیمانگەی هونەرە جوانەکانی کەرکووک نمایشکرا لە ڕێکەوتی 20 بۆ 24 دا. دوای ئەم وەختەی کە مامۆستا کاردۆ ئێستا شتێکی کورت و وەڵا درێژ شتێکی درێژ و بە تەفسیل و بە بابەتی باسی لە شانۆگەرێک کردووە، هیوادارین سوودی لێبینین و هەر پێشنیارێک یا مداخەلەیەکە بوو ئاگادارمانکەنەوە و دەرفەت بۆ ئێوە ئەوەش ئێوارەتان باش، هەموو لایەک بەخێر بێن. زۆر زۆر سوپاس بۆ ئەم ماڵە جوانە، سوپاس بۆ مامۆستا تاڕق کارێزی کە هەمیشە دەرگای ماڵەکەی کە کتێبخانەی کارێزە بەڕووی هونەرمەندان و ئەدیبانی ئەم شارە و ڕەنگە شارەکانی تریش هەمیشە واڵا بووە. جێی دەستخۆشیە و سوپاسێکە کە ئەم دەرفەتەی بۆ ئێمە ڕەقسان لەم ئێوارەیە گەشتێکی ستاتیکی بکەین بەنێو نمایشی شانۆیی پیشەگەردا. لە ڕاستیە من بۆچی ئەم ناونیشانە ینی ئەم ناونیشانەم هەڵبژات یاخود من بۆچی قسە لەسەر نمایشی پیشەگەرەکە، ڕەنگە هیچێک لەو پرسیارانەی کە هەمیشە لە خەیاڵی منا بووە بەڕاستی ئەو بووە کە نهێنی پەیوەستبوون و دانەبڕانی وەرگر بە نمایشی شانۆیی لە چیایە؟ چی واکە کە وەرگر کە بە زاراوە تەقلیدیەکە پێڵێن بینەر، بەخۆی لە ڕاستیە وەرگرە بینەر نییە، چونکە هەموو هەستەکانی تیا بەکارەهێنێ کاتێک کە ئامادەی بینی نمایشێکی شانۆییە بێت، چاو گوێ هەموو هەستەکانی تر. چی واکە کە پەیوەستی ئەو نمایشە بێ و لی دانەبڕێت؟ من بەڕاستی گەیشتمە نەتیجەیە کە بابەتەکە ستاتیکایە. ستاتیکا بەداخەوە من نازانم، زۆر جار بیستومە خوێندومەتەوە لەسەرەوەی کە خوێندنەوە بۆ نمایشێکە کرێ ستاتیکا وەک یانی لایەنێکی دابڕاو لە بەشەکانی تری نێو نمایش یاخود توخمەکانی دیکەی نمایش باسەکرێت لە کاتێکە کۆی پرۆستەکە ستاتیکایە. ئەمە ژواکە کە تۆ بەردەوامی لەگەڵ نمایشەکەیە و لی دانەبڕێت. بۆ ئەمە من پێویستم بەڕاستی بە نمونە هەبوو، نمونە بۆی کە لە نێو کۆمەلگاکەی خۆیان قسەی لەسەر بکەم، بیهێن وەکو بەڵگا وەکو ئارگومنت و قسەی لەسەر بکەم و ئەو بینەرانی کەوا ئامادەی نمایشەکە بوونە گفتوگۆکەم لەگەڵ ئەوان نابێت. بۆیە من نمایشی پیشەگەر بۆ من دەرفەتێکی زۆر زۆر باش و ئەگەرچی بەر لە ئەوەی کە ئەم نمایشە ببینین بە چەند مانجێک
دەرهێنەری مایشەکە پەیوەندی بەمنەوە کردوتی دەقێکی وام هەیە مامۆستاشکۆ من ئەو دەقەم هەیە حەزەکەم بیخوێنیتەوە ڕاو سەرنجی خۆتم پێ بڵێ کە ئەمە ئیشی لەسەر بکە بۆ چوونی من ئەوە بوو کە ئیشی لەسەر نەکات بە حقیقەت بەڵام دواتر بۆ من ئەو مفارەقە بوو یعنی تەسەووری من ئەوە بوو نەک بڵێم مامۆستاشکۆ توانای ئەوەی نییە کە ئیش لەسەر جۆرە دەقانە بکەم بە بۆ چوونی من ئەوە بوو کە دەقەکە بەڕاستی ئەوەندەی بۆ خوێندنەوەیە ئەوەندەی دەقێکی ئەدەبیە ئەوەندە دەقێک نییە تۆ بیخیتە سەر ستەیج و لە فۆرمێکی شانۆییە نمایش بکرێت بەڵام دوجار ئەمە بۆ من جێی ینی پرسیار بوو و لەنێو نمایشەکەش من خۆم وەرگریەک یەکێک بووم لەو کەسانی کەەوە دانەبڕابوون لە نمایشەکە تەواوی توخمەکانی نمایشەکە بۆ من جێی سەرنج بوون جێی ئەو بوون کە بەردەوام بم لەگەڵ نمایشەکە دەرەنجام گەیشتمەوە نەتیجەی کەەوە توێژینەوەیەکی لەسەر بکەم ینی بابەتەکە بە زانستی بکەیت چین واکەن کە بینەر دانەبڕێت و ئەو فاکتەرانە چین لە ناو نمایشە کە ئەبنە بنەما یا ئەبنە بناغا بۆ ئەو وێنە ستاتیکیەوە نمایشێک هەڵگرێت و بە تایبەتی نمایشی شانۆیی پیشەگەر ئەگەر ئێوە تۆزێک تااقەتان هەبێ و مەجای ئەوەتان هەبێ و ئەگەر کاتم پێ بەخشن لەبەرەوەی بابەتەکە توێژینەوەی ڕەنگە هەندێک جار یاخود زۆربەی کاتەکان پابندن بەو تێکستێک کە لە بەردەم مایە و ئەیخوێنەوە چونکە وەگوتم توێژینەوەیە پێویستی بەوەیە کە لەگەڵ یابم ڕەنگە هەندێک زاراوە یاخود هەندێک بۆچوون هەیە لە ناو تێکستەکە ئەگەر بێت و عفەوی قسە بکەم ڕەنگە کێشەم بۆ دروستکە و لە ڕووی مەفهومیشەوە باشی نەکات بۆیە بە سەرنجدان لە ناونیشانی بابەتەکە دەرەکەوێت کە ستاتیکا پرسێکی بنشینەیە منی وەرگێر لە نێو نمایشێکی شانۆییدا بە دوای نیشانە و ئاماژەکانی ئاگەڕێن ئامانجێکی سەرەکی ئەم گەڕان و کنە و پشتنینەش لە خاڵێکا چڕەبێتەوە ئەویش نزیکبوونەوەیە لە یەکلاکردنەوەی گریمانەیەک کە نووسەری ئەم بابەتە پێی وایە ستاتیکا نهێنی پەیوەستبوونی وەرگرە بە نمایشەوە لەم چوارچێوەیەدا مامەڵە لەگەڵ دوو چەمگدا دەکەین پەیوەستبوون لەگەڵ ستاتیکا پەیوەستبوون زیاتر من ڕەنگە ناڵم یەکەم کەسم بەڵام ڕەنگە کەم کەس هەبن ئەم زاراوەیان بەکاری هێنابێت لە بەرامبەر پەیوەندی کە بەردەوام کاتێک کە بە باز لەو عیلاقەی بینی وەرگر و نمایشەکرێ هەمیشە باز لە پەیوەندیەکرێت دانەبڕانی پەیوەندی لە وەرگر لەگەڵ نمایشە بەڵام من پەیوەستبوونم بەکارهێناوە بۆچی پەیوەستبوونم بەکارهێناوە چونکە بە بۆچوونی من پەیوەستبوون قۆناغێکە لە دوای دروستبوونی پەیوەندی دروست دەبێت ینی تۆ پەیوەندی لەگەڵ نمایشەکە یابەستی دواتر بڕیارە دەی یاخود دواتر نمایشەکە ناچارتەکە تۆ پەیوەستی پێوەی یان جێی بهێڵی ڕۆڵەکە بەجێ بێڵ یان بەجێش نێڵی خۆت بەجێشی نێڵی خۆت مەشغوڵی شتێکی تر بکەیت لە نمایشەکە دابڕێ بۆیە پەیوەستبوونم بەکارهێناوە لە ڕووی زمانەوانیشەوە پەیوەستبوون هەستەکەم کاریگەری زیاترە و زیاتر ینی بەهێزە و مانای خۆی بەخشێت زاراوەی دووەمانیش ئەوەیە کە قسەی زۆری لەسەرەکەین وە بە شێوەیەکی فراوان ئەویش بابەتی ستاتیکایە مەفهومی ستاتیکا هەڵبەت بەکارهێنانی زاراوەی جوانی لە دووتوی باسەکەماندا لە دەرەوەی ئەو تێگەیشتنە باوەیە کە لە ژیانی ڕۆژانەماندا بۆ وەسفکردنی شتانێک بەکاردێت کە ڕەنگە دوور و نزیک پەیوەندیان بە جوانیەوە نەبێت لە زۆربەی کایەکانی ژیانمان ئەم وشەیە بەبێ بیرکردنەوە لە سیاق و مانای ڕستە و دەستەواژەکانماندا بەکار دەهێنرێت ئەمەش طبعاً بۆ واتایانات کە جوانی تەنها بۆ هونەر کۆرخ کرابێت هەڵبەت ڕالف والدۆ ئێمەرسۆن بیرمەندی ئەمریکی ئەڵێ هەموو مرۆڤێک بای ئەوە هەستی شاعیرانەی هەیە کە بەڕووی جوانیەکانی سروشدا کراوە بێت کەوایە جوانی لە دەرەوەی هونەریش هەڵچوون و کارلێکێکی گشتی و ڕێژەیە بەڵام ئەوەی ئێمە مەبەسمانە جوانیەکە لە چوارچێوەی هونەردایە هەڵبەت ئەمە بووە بە پرسێکی سەرەکی فەلسەفە ئەمڕۆ ئەفلاتون و چەمکی جوانی ڕەنگە ئەوەش هیچێک بێت لەم ناونیشانانەی کە بە خێرایی قسەی لەسەرکەین لێرەیە ئەفلاتون و چەند بیربەندێکی تریش ئێمە لێرە وەکو نمونە هێناومانێتەوە ئەگەر قسە لەسەر چەمکی جوانی بکەین لای ئەفلاتون هەڵبەت ئەوە باس و خواسێکە زۆر دەرفەتێکی زۆر زیاتری ئەوێ بەڵام ئەوەندا ئەتوانین بڵێن
ئەفلاتون خۆشەویستیە کاتە بنەمایەک بۆ گەیشتن بە جوانی واتە بۆ ئەوەی لە جوانی بگەیت دەبێت خۆشەویستیەکی بێگەردت هەبێت کە دوور بێت لە حەز و ئارەزووی تایبەتی ئەمەش بەو مانایە دێت جوانی لە نێو ڕوانینێکی پاک و بێگەردی زاتی مرۆڤدایە و هەوڵ دەدات جوانی لە ماهیەتی شتەکانی دەرەوەی خۆی بدۆزێتەوە هەرچی کانتە جوانیناسی بە چێژێکی ناهەستەکی باڵا یان ترانسندنتال دەناسێنێت کە لەناو ناچێت و لی کەم ناکرێتەوە چونکە چێژی هەستەکی یاخود ئەوەی کە بەعری پێڵێن حسی کاتیە و لەناوەچێت بۆیە ناچێتە چوارچێوەی جوانیناسیەوە بەڵام لای هیگڵ هەرچی لای هیگڵە ئەو پێی وایە جوانیناسی بریتێ لە ئایدیا وێناکردنی هزریناخ یا ئەوەی کە بەهای جوانی شتێک دیاریەکات هۆش و عەقڵی مرۆڤ خۆیەتی بەڵام لەم پرۆسێسەدا هەستەکانی مرۆڤ بینین بیستن هەتا دوایی ڕۆڵیان هەیە بە شێوەیەکی گشتی وەک ئیدگار مۆران جوانی بەر لەوەی سیفەت و ئەڵبەت وەک ئیدگار مۆران ئەڵێ من بۆچوونی ئیدگار مۆران زۆر بەلاوە گرنگیشە ڕەنگە زۆرێک لە ئەو بابەتانی ئەنی ئەوەی کە من لەسەری بینام کردووە لە چوارچێوەی تێگەیشتنی ئیدگار مۆران بێ بۆ جوانیناسی یاخود بۆ ستاتیکا جوانی لای مۆران بریتێ لە چێژ و سەرسانی تەنانەت هەندێک جار دەگاتە ترۆپ و دەبێت بە جۆرێک لە خۆشنودی ئەم بیرمەندە ژیانی مرۆڤ دەکاتە دوو بەشەوە یەکەم بەشێکیان ئەو کارانن کە بە ناچاری ئەنجامیان دەدەین و خاڵین لە چێژ وەرگرتن بەشی دووەم ئەو کردەوانن کە دوورن کە دەرون ئەوانن کە دەرون ئاسووداکەن و هەست و سۆز کۆ دەکەنەوە جوانیش لە نێو ئەم بەشەدایە و تەواوکەرێتی مۆران پێی وایە هونەر خستنەگەڕی توانای مرۆڤ لە داهێنانی فۆرم ڕنگ دەنگ کە دوجار ئەم کردێ دەبێتە مایەی بزواندنی هەستی ستاتیکی لێرە ئێمە پرسیارێک دێتە ئاراوە بەڕاستی ئێمە کاتێک کە جوانیمان هەیە ئەی بەرامبەرەکەی چییە ناشرینی یان ئەوەی کە پێڵێن دزێوی چی هەڵبەت دزێوی دۆخێکە یاخود ناشرینی دۆخێکە مرۆڤ پێی ناڕەحەتە دێت گریتشن هەندێرسن لە کتێبی مێژووی کولتوری دزێویدا ئەڵێ ناشرینی یان دزێوی دەبەستێتەوە بە ڕوخساری دیمەنی ترسناک و بێزراو هەڵبەت لە هونەردا دزێوی یاخود ناشرینی ئەگەر نایبنەی جیاوازە لەوەی کە لە ژیانی واقعیدا بەرکەوتنمان هەیە بەڕاستی ئەگەر لە ژیانی واقعیمانە ناشرینیەک ببینین ئێمە ڕەنگە لێی هەڵدەین ناشرینیش زۆر جار ترس یعنی یەکێکە لەو دیاردانەیەوە یاخۆتە من ترس یەکێکە لە دیاردەکانی ناشرینی دیمەنێکی ترسناک یەکێکە لە دیاردەکانی ناشرینی ئێمە لە ژیانی ئاسایی خۆمانە ئەگەر بێت و کەسێک ببینین بۆ نمونە لە حاڵەتێکدایە لە حاڵەتێکی نەخوازراودایە یاخود دیمەنێکی هەر ناشرین ببینین ئێمە ڕەنگە لێی هەڵبین لێی بێزار بین بەڵام لە کارێکی هونەریە ئەگەر بێت و ئێمە دیمەنێک ببینی دیمەنێکی ناشرین یا دیمەنێکی ترسناک بە پێچەوانەوە ئێمە تووشی حاڵەتێکی جیاوازە بین ڕەنگە پەیوەستبی بە دیمەنەکەەوە وەک لەوەی کە لێی هەڵبێت ئێمە لێرە نمونەیەکی واقعیمان هەیە کە لە نمایشی پیشەگەردا هەیە وێنەی ژمارەیەک ئەگەر ببینین ژمارەیەک ئەم وێنەیە ئەگەر سەیری ئێرە بکەین مامۆستا تارق لێرە ڕۆڵی تیا بینێ لێرەیە مامۆستا تارق تووشی حاڵەتێکە بێ هاوشێوەی یاخود تیا تووشی حاڵەتێکە بێ هاوشێوەی فێر یان سەرق کاتێکە لە شەمەندەرپەرەکە بێتە خوارەوە کەف بەدەنی بێتە خوارەوە ئەم دیمەنە لە ژیانی واقعیمانە مای نیگەرانیە ترسە بەڵام بۆ لەو نمایشەیە ینی لە چوارچەوەی ئەو نمایشەیە ئێمە ئەبەسترینەوە بوو ئێمە ینی تێکەڵاو نمایشەکە بین تێکەڵاوی دیمەنەکە بین دوجار ئەڵێن بەڕاستی دیمەنێکی جوان بوو بەڕاستی حاڵەتێکی جوان بوو بۆچی ئێمە ئەمەمان لا دروست دەبێت ڕێک ئەمە ئەوەیە کە ئیدگار مۆرانیش جەختی لەسەرەکاتەوە ستاتیکا ئەوەیە کە سەرسامی لای وەرگر دروستەکە جوانیناسی لەو شوێنەوە دروستە دەکە سەرسامی دروستەکە بۆیە ئەمە لە هونەردا سەرسامیە بەڵام لە ژیانی واقعیە پێچەوانەکەیەتی ئەوەی ئەو حاڵەتە نییە ئەمەشە بەڕاستی هونەر و بەتابەتی شانۆ لە واقع جیا کاتەوە ئەمە یەکێک بوو لەو نمونانەیەکەوە حەزم کرد ئێوەش ببینن هەمان دیمان دوای ئەمەیە ژمارە دوو
دوای بینن کارکتەری لۆک کە مامۆستا مەریوان بەرزەستەیەەکە لۆک لێرە بەسەر تیاوە وەستاوە تیا کەوتووە و لۆکیش بەسەرێوێتی لە پڕ ناولەپی دەستی پڕە بێت لە خوێن و دەستکێشە سپیەکانی سوور هەڵەگەڕێن وەک ئەوەی بڵێ مەرگ لە نێو لەب و سەرپەنجەکانی دەستی لۆکەوە خۆی نمایش بکات ئەم دیمەنە گەر لە ژیانی واقعیدا بکەوێتە بەردیدەمان ڕەنگە لێی هەڵبێن بەڵام لە نێو نمایشەکەدا وەرگێر بەو دیمەنە سەرسام دەبێت و چێژ لەو ساتە چاوەڕوان نەکراوە دەبینێت ئەڕستۆ زووتر درکی بەم بابەتە کردبوو کە پێی وابوو تراژیدای گریکی هەستێکی قوڵ بە بینەر دەبەخشێت کە ناخ ئازاد دەکات و پێی دەوترێت پاکشبوونەوە ئەم پرۆسێسەش لە ڕێی وروژاندنی ترس و بەزەری لای بینەر بە ئەنجام دەگات ئەگەر گەشتێک بکەین بەنێو تێکستە شانۆیەکانی شکسپیر و زۆرێک لە نووسەرانی جیهانی ئێمە ئەم حاڵەتانە بەڕاستی بەدیەکەین ئەگەر بچین بۆ نمونە سەیری ماکبێس بکەین تێکستی ماکبێس بخوێنینەوە کوشتنێکی زۆری تایە ئەگەر سەیری نمایشەکانی تێکستی کاریگۆلای ئەلبێکامۆ پڕە لە توندوتیژی بەڵام بە پێچەوانەوە ئەو توندوتیژەوە ناکات تۆی وەرگر لێی هەڵبی یاخود بێزاربی ئەمەش ئەومان بۆ پشتڕاست دەکاتەوە کە بەڕاستی سەرسامبوون واکات کە تۆ درک بە وێنەیە بکەی کە توانی ناوی لەبنەی ستاتیکا یاخود جوانی ناسی هەڵبەت فەیلسوفی ئیسپانی جۆرج سانتیانە پێی وایە چێژ لە جوانیدا تایبەتمەندیەکە لە نێو خودی جوانیدا بابەتێک کە چێژبەخش نەبێت ناتوانێت سیفەتی جوانی لەخۆ بگرێت کەواتە ینی چێژبەخشین یەکێکە لە مەرجەکان یەکێکە لە بنەماکانی ئەوەی کە سیفەتی جوانی لە شتێکا بدۆزینەوە ئەم تێڕوانینە لەلایەن کڕۆچەوە ڕەت دەکرێتەوە لە سەرەتاوە بە توندی ڕەخنەی ئاراستا ئاکات و چونکە بەدەچوونی کڕۆچە هەڵبەت هونەر سەرەتا ئینتویشنە ینی ئەو دەنگە ناوەکیەیە بە بێگەڕانەوە بۆ بیرکردنەوە هۆکارهێنانەوە بیرۆکەمان پێدەبەخشێت ئەمەش دوورە لە چێژ و بەرژەوەندی تایبەتیەوە بەڵام دواتر کڕۆچە لە بۆچوونەکەی تا ڕادێک پاشگەز دەبێتەوە ئەڵێت کاتێک وتمان هونەر بریتە لە ئینتیوشن بە تەواوی هونەر و چێژمان لێ جیا کردەوە مەبەستمان ئەوە نەبوو کە لە چالاکی هونەریدا چێژ هیچ بوونێکی نەبێت و نابێت پێدەچێت کڕۆچە مەبەستی ئەوە بوو بێت جوانی ئەو چێژەیە کە خاڵیە لە بەرژەوەندی و یعنی کە پێڵێن منفعە هەڵبەت ئەمەش تەنها لە چێژی هونەریە هەیە چێژ ڕەنگە لە ژیانی ئاساییمانە لە دەرەوەی هونەر ئەوە بێکە تۆ بەرامبەر بەوە سوودێک قازانجێکی تایبەتی شخصی خۆتت هەیە بەڵام لە هونەردا ئەمە نییە چونکە جۆرەکانی دیکەی چێژ پەیوەندیان بە بەرژەوەندیەوە هەیە و لە ڕێی هەستەکانی مرۆڤەوە بەردەست دەبن هەڵبەت نهێنی پەیوەستبوونی وەرگریش کە ئەمە زۆر گرنگە بەلای منەوە بەبەرهەمە هونەریەکە دەگەڕێتەوە بۆ ڕێژەی ئەو زەبەردەوامەی لە نێو وێنەکاندا بارگاوی بووە و لە ڕێی شەپۆلە دیدەی و بیستنەکیەکانەوە دەگات بە وەرگر مەبەست لە وزەی وێنە و دیمەنەکان توانای هێما و ئاماژەکانە لە بەخشینی مەدلول و واتای جۆراوجۆر هەڵبەت تیۆری کوانتم ڕۆڵی خۆی دەگێڕێت لە میکانیزمی دروستبوونی پەیوەندی نێوان نمایش و وەرگر دیمەن وێنەکان لە پاش ئەوەی با توخماتێکهێنەرەکانی قۆناغی پراکتیکی نواندن دیکۆر موزیک ڕووناکی ئەکسسوار ساز و تەیار دەبن ئیدی شەپۆل و لەرەکانی دەنگ و ڕووناکی لە تەن و ماتریالە جیاوازەکانەوە بە شێوەیەکی میکانیکی دەگەن بە وەرگر و گەشتی ئستێتیکی خۆیان دەست پێکەن و وەرگر پەیوەستی دیمەنەکان دەبن واتە پەیوەستبوونی وەرگر بە نمایشەوە بەندە بە بەردەوامی لەرە و شەپۆلەکانی ڕووناکی و دەنگ کە گوێزەرەوەی ئاماژە ستاتیکیەکانن هەموو ئەو وێنانی کە پێمانەگەن نمایشێکی شانوەیەوە بارگاوین بە دەنگ بارگاوین بە ئاماژەکانی تری کە توخمەکانی تری نمایش دروستیەکەن و بەشدارن تایە هەموو ئەمانە دوجار لە وێنەیەکی ستاتیکیە ئەگەن بە وەرگر و وەرگر جارێکی تر تەفاعلیان لەگەڵ ئاکاتەوە و لە نمایشەکەدا نابڕێت ئێمە ئەوە باشە زانین کە مەسەلەی چێژوەرگرتن یاخود هەستکردن بە جوانی بابەتێکی ڕێژەیە من چێژ لە تابلۆیەکە بینم
یان چێژ لە نواندنی ئەکتەرێکە بینم ڕەنگە کەسێکی تر هەمان ئەو بە هەمان ئەو ڕێژێت چێژی لێ نەبینی ڕەنگە هەبێ بە هیچ شێوەیەکە چێژی لێ نەبینی بۆیە من ئەمەی منی تووش ئیشکالێتێکە بەڕاستی من وەکو وەرگرێک کاتێک قسە لەسەر ئەماکەم و ئەمێ توێژینەوەیکی لەبارەوە بکەم چی زەمانەتێک هەیە کە کەسانێکە بن بە هەمان شێوە کە نمایشەکەیان بینی و وەکو من چێژیان بینی بێت بۆیە ناچار هەستام چیم کرد ڕاپرسیەکم ئەنجام بدەم ڕاپرسیەک تایە نزیکەی 30 کەس بەشدار بوون تەمەنەکان جیاواز بوون و پیشەکانیان بە هەمان شێوە جیاواز بوون بەڵام هەمویان نمایشەکانیان بینی بوون پرسیاری ئەو ڕاپرسیە ئەگەر بچیتە وێنەی ژمارە 2 ژمارە 3 باش پرسیارەکەمان ئەڵێ وەک بینەرێک لە ماوەی نمایشی شانووی پیشەگەردا هیچ هەستت بە بێزاری کرد بژاردەکان نەخێر بەڵێ زۆر بەڵێ کەم ئەنجامەکەشی بەم شێوەیە بوو 22 دەنگ نەخێر هەستم بە بێزاری نەکرد 3 دەنگ بەڵێ زۆر هەستم بە بێزاری کرد 3 دەنگ بەڵێ کەم هەستم بە بێزاری کرد دوان لەو کەسانەشی دیاری کرابوون دیارە وەڵامیان نەدایەوە بە هیچ شوێنە بە باش نە بە خراپ بە بەڵێ بە نەخێر جوابیان نەبوو کەوایە زۆرینەی بەشداربووان هەستیان بە بێزاری نەکردووە و نمایشەکەدا لە نمایشەکەدا نەبڕاون چونکە بێزاری مەترسیەکی گەورەیە لەسەر پەیوەندی نێوان نمایش و وەرگێرکە پیتەر گروپ ئەمە بە شەیتانێک بۆ سپەکە ئەڵێ وریابن نمایشەکان ئەو بێزاری وەک شەیتانی نەخزێتە ناو نمایشەکانتانەوە بۆی ئەو داڕانە دروست نەبێت بە خۆشحاڵیەوە لە ئەنجامی ئەو ڕاپرسیەوە بۆمان دەرکەوت کە یان ئەوەی کە نتاقی ئەوەندە کەسی کە ڕاپرسیەکەمان کردبوو دەرکەوت کە ئەو بێزاریە دروست نەبووە و ئەو داڕانەش نەبووە کە ببێتە مای نیگەرانی بۆ لەوە ڕاستی اینجا ئێستا ئەمانەیە بزانین کە ڕۆچینە ناو ئەم نمایشەوە ئەبێ ئەوە بزانین نمایش بە دوو قۆناغی زۆر گرنگدا تێپەڕێت تا دەبێت بە یەکەیەکی تۆکمە و بەهێزی استاتیکی ئەو دوو قۆناغەش بریتین لە قۆناغی تیۆری و قۆناغی پراکتیکی قۆناغی تیۆری لە یەکەم ساتە وەختی دیاریکردنی تێکستی نووسەرەوە دەست پێکات تا دەگات بە تێکستی نمایش پاشان قۆناغی پراکتیکی دێتە ئاراوە کە بریتێ لە دیاریکردنی ئەکتەر جلوبەرگ ماکیاژ دیکۆر میوزیک ڕووناچی وتر هەتا توخمەکانی تری نمایش هەر یەکێک لەم دوو قۆناغەش واتە پراکتیکی و تیۆری هەڵگری ئاماژە و مەدلولی جیاوازن کە لە کۆتاییدا لە نێو یەکەیەکی سیستماتیکدا و لە پاش پەیوەستبوونی وەرگێر بە نمایشەوە وێنە دەنگی و دیدەیەکان دەبن بە وێنەی مێنتاڵی یان زیهنی بۆ ئەوەی لە کۆی پرۆسەکە تێبگەین کە چۆن دەبێتە ژێدەرێک بۆ بەرهەمهێنانی ستاتیکا بە باشی دەزانین لە تیۆرەوە بۆ پراکتیک هەندێک تێکاری ئەنجام بدەین لە نێو سیستمی نمایشی شانۆیی هەڵبەت سەرەتا ئێمە لە تێکستەوە دەست پێکەین لە نێو سیستمی نمایشی شانۆیی پیشەگەردا نووسەر بە تەنها خۆی داهێنەری تێکست نییە واتە کاتێک تێکست نووسەر جێ دەهێڵێت و وەک توخمێکی سەرەکی لە نێو نمایش بەشدار دەبێت و لەوێوە دەگات بە وەرگێر کە بۆ تا وێزدەی گەشتی تێکستە کاریگەری و گۆڕانکاری بەرچاوی هێرمینۆتیکی و دەلالی تێدا بەدی دەکرێت نواندن و ڕووناچی و موزیک و بەشەکانی تری سینۆگرافیا و توخمە پێکهێنەرەکانی دیکەی نمایش لەگەڵ ئەوەی سەرجەمیان لەژێر چاودێری دەرهێنەردان و بە دیدگە و خوێندنەوەی ئەو داگوزەردەکان لە هەمان کاتدا تەواوی ئەو توخمانە لە نێو تێکستی نمایش بەردەوام ئاماژەی نوێ و پەیپێنەبراویان پێ و ئاراستەی وەرگری دەکەن هەڵبەت تێکست بریتیە لە جیهانێکی خەیاڵکاری چنراوێکە پێکاتووە لە جیهانگەلێک کە پێکەوە کار دەکەن لە پێناو دروستکردنی ژیان لە نێو تێکست توخمە سەرەکیەکانی تێکستی نووسەریش بریتین لە بیرۆکە کارکتەر دیالۆگ لەپاڵ ئەمانەش هەندێک لە نووسەران ئاماژە بە کۆمەڵێک توخمی دیکە دەکەن وەک شوێن کات جلوبەرگ و کەرەستە و ئیکسسواری تر ئەمە زۆر جار لەناو دەقەکان ئابینین پێوترێ ئامۆژگاری نووسەر یان تێبینیەکانی نووسەر بەڵام لە شانۆنامەی پیشەگەردا کە ئەمە جێی تێڕامان بوو ئەم ڕێنمایانە کەمتر بەرچاو دەکەون ئەمەش بۆ دەرهێنەر لەلایەک بارگرانی و دژواریە چونکە جگە لە دیالۆجی نێوان چوار کارەکتەر و هەندێک ڕێنمایی کەم شتی ئەوتۆی تیانە بەڵام لەلایەکی دیکەوە هەرێکی باشە لە بەردەم یەکلاکردنەوەی توانای ئەفرێنەرانی شکۆ عومەر وەک دەرهێنەر و بە هەمان شێوە کاستەکەی بۆ دەربازبوون لە هەژمونی ڕەهای تێکست
هەڵبەت لە بەسمان لێرە تێکستی نووسەرە نووسەر فرێدریچ دۆرێنمات دەڵێت دوای تەواوبوونی قۆناغی نووسین تێکستی نووسرا و لە نووسەر جیا دەبێتەوە لەگەڵ تێگەیشتن و خەیاڵی جەماوەر ڕەنگ دەگرێت لەوەش زیاتر دەڕوات کاتێک تێکەڵ بە بیرکردنەوەی ڕەخنەگران دەبێت و ئەوانیش کاریگەری لەسەر گرتووی جەماوەر دروست دەکەن من کاتەکە ئەڕوات حەز ناکەم لەوە زیاتر ماندووتان بکەم بۆیە هەوڵم تۆزێک خێراتری بکەم دێمە سەر پیشەگەر وەک ناونیشان کە ناونیشانی تێکستەکەیە هەمان ناونیشانە بۆ نمایشەکەش واتە هیچ گۆڕانکاریی بەسەردا نەهاتووە و وەک خۆی چۆن هەندێک نووسەر هەیە یاخود هەندێک دەرێنەر هەیە ئامادەکاریەکە تەنانەت ناوەکەشە گۆڕێ بەڵام لێرە ناوەکە وەک خۆی هاتووە ناونیشانەکە هەڵبەت لە زمانی سربی کە زمانی نووسەری تێکستەکەیە بە پرۆفسیۆنالیک هاتووە پرۆفسیۆنالیک لە تێکستە وەرگێڕراوەکەش بۆ سەر زمانی ئینگلیزی هەمان وشەی پرۆفێشناڵ بەکارهاتووە کە فەرهەنگی ئەکسپۆرت واتاکەی بەم شێوەیە دیاری کردووە پیشەگەر پیشەیانە یان کەسێک کارێکی پیشەگەرانەی هەبێت پیشەیانە ئەمانانی هەڵگرتووە بەڵێ بەڵام لە کۆنتێکست یاخود لە سیاقی شانۆنامەکەیە پیشەگەر مەبەست لە کارکتەرێکە کە پۆلیسە و هەوڵی داوە یاخود هەوڵەدا پیشەیانە پیشوکارەکانی خۆی بکات ڕوتسەش بۆ مامۆستا مەریوانە لەبەرەوەی بەرجەستەیەوە کردووە هەر لە قۆناغی تیۆریە ئێمە بیرۆکەمان هەیە پۆلیسێکی نهێنی بیرۆکەی ئەمە نمایشەکە بە کورتی بە کوفتی بریتە لە پۆلیسێکی نهێنی کە تەمەنێکی لە چاودێریکردن و سیخۆڕیکردن بەسەر ژیان و بیرکردنەوە و هەڵوێستە سیاسەکانی نووسەرێکەوە دەرخان کردووە کە لە ڕابردوودا لە دژی دەسەڵات هەڵوێستی شۆڕەجێڕانی هەبووە پۆلیسەکە ماوەی 16 ساڵ وەک جێبەجێکردنی ئەرکی ڕەسمی خۆی و 2 ساڵیش لە دەرەوەی ئەرکە فەرمیەکە ئەو ئەرکە فەرمی کە بە سەریا سەپێنراوە بەردەوام بۆ لە چاودێریکردن هەر بۆیە وەک ئەرکێکی نیشتیمانی و دەوڵەتی دەکەوێتە کۆکردنەوەی زانیاری ورد و درشت لەسەر ژیانی نووسەرەکە شتێک نەماوە کە زانیاری لەسەر نەبێت وەک تەمان چیرۆکەکان و نووسینەکانی هەموو دەکاریەکانی ژیان خێزان بەڵێ هەموو لایەنەکانی وەکێتوان لە زمانی خۆیوەش ئەم شتە ئەبیستین کاتێکاڵێت تەواوی وتارەکانی نووسەر کە لە نێو خەڵکی و بە تایبەتی فێرخوازانی زانکۆ پێشکەشی کردوون هەمووی جمار کردووە و دوو کۆپی ناردووە بۆ سەروی خۆی و کۆپیێکی لای ماوەتەوە یعنی ئەوەندە شەیدای ژیان نووسەرەکە بووە کارەکتەری نووسەرەکە بووە خۆی ئەرکەکەی سەرەتا ئەرکێکی پۆلیسی سیخۆڕیە بەڵام دواتر هۆگری کەسایەتێکا بێت هۆگری کەسایەتی تیا بێت بە درێژایی ساڵانی کارکردن لە دەستگایەکی ئەمی خۆی بە پیشەگەر زانیوە پۆلیسەکە لە دیدی ئەو ڕایکردنی ئەرکەسی خوڕیەکانی بە شێوەیەکی ورد و پیشەگەرانە ترۆکی دڵسۆزیە بۆ نیشتیمان و دەسەڵات بەڵام ئەوەی ئاڕاستەی ڕووداوەکانی ژیانی دەگۆڕێت گۆڕانکاری سیاسی و کۆتایی هاتنی دەسەڵاتە کە یەکسان دەبێت بە کۆتایی هاتنی ئەرکە ڕەسمیەکەی ئەو ئێستا بوونەوەریەکە نەخۆش ماندوو لە ئەرکەکەی دوور خراوەتەوە و چیتر ناتوانێت وەک پۆلیسێکی نهێنی شانازی بەخۆیەوە بکات هاتوۆتە ئۆفیسی نووسەر کە کراوە بە ڕێبەری چاپەمەنی و خۆی بەرهەمەکانی بۆ هێناوە ئەو بەرهەمانەی لە لای خودی نووسەر نەماون نازانێت لە ڕابردوودا پۆلیسەکە لە چوارچەوەی ئەرکەکەیدا بۆی کۆکردوونەتەوە بەڵام دواتر ناوەڕۆکی بابەتەکان کاریگەریان بەجێ هێشتۆ لەسەر بیرکردنەوەی پۆلیسەکە و کوڕەکەی کە پێشتر مامۆستای زانکۆ بووە لە کۆنتێکستی ڕووداوەکاندا ڕوون دەبێتەوە پۆلیسەکە چەند لە ڕابردووی خۆی پەشیمانە بۆ پاکبوونەوە لە بەشێک لە گوناهەکانی ئەوێت چاکەیەک پێشکەش بە نووسەر بکات ئەویش گەڕاندنەوەی کۆبەرهەمە لە بیرکراوەکانێتی کە بەنهێنی تۆماری کردوون داوای لێ دەکات خۆی کۆبکاتەوە و لەو ژیانە پەرت و بڵاوەی کە تێی کەوتووە قوتاری بێت هەڵبەت بیرۆکە لەم نمایشەیە لە کوڕۆکە تەنها یەک بیرۆکە نییە کاتێک کە سەیری ڕۆچی لە ناو نمایشەکە یەک بیرۆکەیەک بەدی ناکەی بەڵکو بریتە لە چەپچێک بیرۆکەی دیکە
واتە ئەوەی بیرۆکەی سەرەکی دەهێنێتە بوون کۆمەڵێک بیرۆکەی لاوەچین لە ئەنجامی گفتوگۆ و ململانێ و هەڵچوون و داچوونی پەیوەندیەکانی نێوان کارکتەرەکان پێکەوە کارلێکی گەورە دروست دەکەن و سیمای ڕووداوە سەرەکیەکە ئاشکراکەن. ئەو وردە بیرۆکانە لە ناوەڕۆکدا وزە و پاوەری گەورەن بۆ ئاشکراکردنی بیرۆکەی سەرەکی و بەرەو پێشچوونی ڕووداوەکان. بۆ نمونە لە ڕێی کارکتەری مارتای سکرتێرەوە بیرۆکەی ئەومان لەلا گەڵاڵە دەبێت کەتیا ئەگەرچی بانگەشە بۆ پاراستنی کولتور دەکات بەڵام خۆشی بەشێکە لە سیستمێکی گەندەڵ و ناجۆر. هەروەها لۆناتیک دەرخەری دۆخی ڕۆشنبیری و داڕمانی ئاسی فکری و ئەخلاقی زۆرێک لە نووسەرانە لە زەمەنی ڕووداوەکانی نێو تێکستنەوە بەسمان ئەوێ کە دواتر لە زەمەنی تێکستی نمایشەوە بە زەمەنی واقعی ژیانی ئاسایی وەرگردا گوزەر دەکات. دواتر ئەچێتە زەمەنی نمایش، لە زەمەنی نمایشەوە ئەچێتە نێو زەمەنی وەرگر کە ئامادەی بینی نمایشەکەیە. هەر یەکێک لەم دوانە مارتا و لۆناتیک وەک دوو بیرۆکەی لاوەچی و سەربەخۆ کەش و ژینگەی گشتی بیرۆکە سەرەکیەکەمان پێدەناسێنن. ئەمە تقریبا ئەتوانین بڵێن قۆناغی پراکتیکە کاتێک کە دەرهێنەر سەرەتا تێکستەکەی هەڵبژارد و ئاشنای کارکتەرەکان بووە و ئیشی لەسەر بیرۆکەکە کردووە دواتر دێتە سەر قۆناغی پراکتیک. قۆناغی پراکتیک ئێمە سەرەتا بە سینۆگرافیا دەست پێ دەکەین چونکە بەڕاستی وەرگر کاتێک کە دێتە ناو هۆڵەوە یەکەم شت بەشێک لە بەشەکانی سینۆگرافیا بینێت ئەویش دیکۆرەکەی. سینۆگرافیا هەر ینی سەرەتا حەز دەکەم شتێکی زۆر کورت و پوخت بۆی وێنەکەمان لا ڕوون بێت. مەبەست تەنها لە دیکۆر نییە وەک بڵێن کورسی و دیوار و پەنجەرە و ئەو بابەتانە، بەڵکو لە کۆی ئەو ماتریالانان کەوا بۆشایی پڕەکەنەوە کە ئیشیان لە فەزایە هەموو ئەوانە ئەچنە چارچێوەی سینۆگرافیەوە. لە نمایشی پیشەگەر وەرگر هەر کە دەگاتە نێو هۆڵی نمایش لەسەر کورسیەک دەگیرسێتەوە ڕاستەوخۆ چاویەکەوێتە سەر سپەیسی ئامادەکرا بۆ نمایش و لەگەڵ بیستنی موزیکێکی خاو هێدی لە پارچە و توخمە پێکهێنەرەکانی سینۆگرافیا ڕانێنێت. وەک ئەوەی دەرهێنەر لە سەرەتاوە پێمان بڵێت تێر تەماشا بکەن پاشکەمێکی تر ئەبن بە بەشێک لەم دنیا خۆڵەمێشەی کە سازمان کردووە. سینۆگرافەر بە هەماهەنگی لەگەڵ دەرهێنەر تەنها ئەرکی دیزاینکردنی دیکۆر و تیارکردنی سپەیسی نمایشی لە ئەستۆدا نییە. لەم نمایشەدا هاوشێوەی مایسترۆیەک چۆن پەیوەندی نێوان نۆتە و ئامێرەکان ڕێک دەخاتەوە ئەمیش کار دەکات لەسەر ڕێخستنی ئەکتەر و ڕیتمەکەی و ئەو ڕیتمەی کە دیکۆر فەرزی دەکات. هاوکات بەدیدێکی شێوەکاریانە سازان لە نێوان ڕەنگەکانی نێو نمایش و تۆنی ڕووناکی و کاریگەریەکانی لەسەر توخمەکانی دیکەی سینۆگرافیا دروست دەکات. لەم نمایشە هەر لە سەرەتاوە دەردەکەوێت سینۆگرافیا لەگەڵ تێکستی نووسەردا ناتەبایە. تێکستی نووسەر ڕیالیستیە بەڵام سینۆگرافیا تێکەڵەیەکە لە سیمبولیزم و کاریگەرخوازی ئەو تێکەڵەی تیایە. لێرەوە دەرەکەوێت کە هەژمونی نووسەری یەکەم هێزی یەکلاکەرەوە نییە. نووسەری دووەم کە دەرهێنەرە ڕۆحی تێکستی نووسەری یەکەم دەباتە نێو فەزا و فۆرمێکی جیاوازەوە. فەزا و فۆرمێک کە پڕن لە ئاماژەی نوێ و خوێندنەوەی جیاواز. وەلی ژمارە 4 حازرە خۆیەتی دەست خۆش بێت. سینۆگرافیا بریتە لە دیواری ئەگەر سەرنجی وێنەکە بدەن من بۆتانی یەکێکشیەکەم و سینۆگرافیا هەڵبەت بریتە لە دیواری بەشی سەروی شانۆ کە لە لای ڕاست و چەپی شانۆوە بەستراوە بە دوو دیواری دیکەی بەرامبەر بەیەک. دیواری بەشی ڕاست دەرگایەکی تێدایە، دیواری لای چەپیش پەنجەرەیەک دەبینرێت. ڕەنگی دیوارەکان لێشین 4 کاتژمێری لمی یان ڕەملی کە پێوتێت گەورە و بەرز بەسەر دیوارەکاندا دابەش کراون جگە لە ئاسقەیەکی جل کە ئەویش لە شێوەی کاتژمێرێکی لمیە. لە ناوەڕاستی ئەم سێ دیوارە مێزێکە بینرێت بە قوماشی سپی ڕووپۆش کراوە و وێنەی 2 کاتژمێری لمی لەسەر نەخشێنراوە. مێزەکە ئامێرێکی چاپکردن و تەلەفۆنێک و هەندێک پەڕاوی لەسرە ژمارەیەک کتێب لە شێوەی پلیکانە سەرنجتان لەسەر ئەوە بێت ژمارەیە کتێب لە خوارە و مێزەکەی لە شێوەی پلیکانە دانراون. جگە لە کورسیەکە لە پشتی مێزەکەیە 2 کورسی دیکە لە بەشی پێشەوەی ڕاست و چەپی شانۆدا دەبینرێن کە ئەمانیش بە قوماشی سپی ڕووپۆش کراون و وێنەی کاتژمێری لمیان لەسرە. هەر یەکێک لەم پێکهێنەرانە لە نێو دیمەنە گشتیەکەدا و
بەر لە یەکەم جوڵەی ئەکتەر و توخمەکانی دیکەی نمایش کە دواتر ئەوانش دەبن بە بەشێک لە سینۆگرافیا ئاماژە بەوە دەدەن لە نێو ئەم ژیانی پاشکەمێکی تر دەست پێکات کات بەو ڕیتمە باوە نییە کە لەسەری ڕاهاتووی ڕەنگیش قورسایی تەواوی بەسەر فەزای گشتی نمایشدا هەیە سینۆگرافیا هەڵگری هێما و ئاماژەگەرێکە کە وەرگرت ناچار بە تێڕامان دەکات و تێکەڵ بە ساتەوەختێکی ستاتیکی دەکات ئەکتەر لەم نمایشەیە لە نێو سیستمێکی جیاوازە لە نێو سیستمێکە ناومێنا سیستمێکی سیمیۆلۆژی هەڵبەت ئەکتەر لە ڕێی کردەوە دەناسینەوە لە دەرەوەی کردەی نواندن کەسێکی ئاساییە نواندنیش بریتە لە هێما یاخود علامە کە دابەشە بێتە سەر دوو ئاست یەکەم دال وەک ئاماژە بریتە لە وێنەی دەنگی یان دیدەی مەدلول بریتە لە وێنەی مێنتاڵی یاخود عەقڵی بە تێڕوانینی دیسۆسێر دال وێنەی دەنگیە بەڵام مەدلول وێنەی مێنتاڵی یاخود فکریە و لە لای وەرگر دروست دەبێت لە پاڵ ئەمیش وێنەی دیدەیی وەک دال بوونی هەیە و کاری خۆیەکە وەک مەدلولێک لای وەرگر وێنەی مێنتاڵی دروستەکە وێنەی ذهنی و عەقڵی دروستەکە دەبێت ئەوەش بوترێت وەک چۆن دال پێویستی بە نێرەن هەیە مرسل هەیە بە هەمان شێوە مەدلول پێویستی بە وەرگرێک ئەبێت بۆ ئەوەی لێکدانەوەی بۆ بکات و واتای پێ ببەخشێت هەڵبەت پرۆسێسی بیرکردنەوە و لێکدانەوەی ئاماژەکان ساتەوەختی گەیشتنە بە چێژ و دەستپێکردنی گەشتی ئستاتیکی ئستاتیکاش لە شانۆدا بە تەنها جوانێکی ئەبستراکتی شێوەگەرایی نییە بەڵام ساتەوەختێکی داهێنەرانەی هزرە لە ڕێی گزارشتەوە هێما و ئاماژەکانی ئاراستەی وەرگر دەکات لە پیشەگەریشدا ئەکتەر لە هەوڵی بەردەوامدایە لە کۆنتێکستی جیاجیادا بە پێی گۆڕانکاریە سایکۆلۆجیەکان ئاماژەکان ئاراستەی وەرگر بکات بەڵام ئەم کارەی ئەکتەر بەبێ توخمەکانی دیکەی نمایش ناتەواوە وڵاتە ئاماژەکانی جەستە بۆ گەیشتن بە وەرگر پێویستیان بە وزە و پاوەری پێکهێنەرەکانی سپەیسی گشتی نمایش هەیە وەک دیکۆر ڕووناچی موزیک جلوبەرگ و توخمەکانی تر بۆ سەرماندنی ئەمەش ئێمە دیسانەوە نمونەی ترمان هەیە و بەڵگەی ترمان هەیە وێنەی پێنج لەگەڵ یەکەم جوڵەی کارەکتەری تیا لە نێو بازنەیەکی ڕووناچیە مامۆستاتارەکە بینین یاخود تیا ئەبینین بازنەیەکی ڕووناچی ڕەنگزەر دەنگ دەیەوێت لێرە ئاوێتەی میوزیک بێت و لەو ڕێوە پێشوەختە هەژمۆنی خۆی پیشان بدات ئەمە یەکەمین ساتەوەختی تێکشکاندنی بێدەنگیە لە نێو دنیایەکی خۆڵەمێشیدا یعنی ئێمە دوایەوەی کە سینۆگرافیاکەمان بینی و جۆمان لە میوزیکێکی خاو بوو تا ئەو لەحزەیەش ئێمە تەنها جۆمان لە میوزیکە و جۆمان لە وشەنیە مامۆستاتارق لەناو یاخود کارەکەری تیا لەناو ئەو بازنەیە لێوە ئەو بێدەنگیە ئاشکێنێت و دێتە بۆ دەنگ لە نێو ئاوازێکی سۆزداریدایە کە جارێکی تر لەگەڵ سینۆگرافیادا ناتەبایی و دشکاریە دروست دەکات چونکە لەم ساتەدا دەنگ ئاماژەیە بۆ مانەوە یاخود بوون بەڵام کاتێک لە نێو بازنە ڕووناچیەکی زەردی سنووردار بەرتەسکەوە ئەو دەنگە بەرز دەبێتەوە هێمایەکی نوێ دروست دەبێت و وێنە مێنتاڵیەکە لای وەرگر بریتی دەبێت لە مانەوە و بوونێکی نائاگا لە خود مانەوە بەڵام وجودێکی نائاگا لە خود ئەم وێنایە لەگەڵ دەستپێکی دیالۆگەکانی تیا ڕوونتر دەبێتەوە کە لە مەنەلۆژێکی کورددا گومان لە بوونی خۆی ئەکات من نووسەرم هیوادارم هەبم پێگەکەم حکم دەکات ئەمە وا کاکە ئێمە هەڵەستەی لەسەر بکەین بە سەرنجدان لە من وەک مۆرفیمێکی ئازاد لە کۆنتێکستی ڕستەی من نووسەرم هیوادارم هەبم دەردەکەوێت من بە دیدێکی فرۆیدی بنیادێکی نیگەران و ڕاڕایە ناتوانێت بە باشی هاوسەنجی لە نێوان ئید و سوپەر ئیگۆدا ڕابگرێت لەلایەک خۆی بە داکۆچیکار لە ڕەوشت و بەها و کولتور دەزانێت بە دیوێکی دیکەدا وەک هەوەسبازێک لە پەیوەندیەکی سۆزداری خۆپەرستانەدایە لێکدانەوە و شیکردنەوەی ئاماژەکانی ئەکتەر لەم نمونەی سەرەوە بەندە بە خۆی هێماکانی نمایش ڕووناچیەکە دیکۆرەکە باڵێن کۆی میوزیک سینۆگرافیا هەر هەموو ئەمانە بەشدارن لەوەی کە ئەم
نیشانەیە بە من بگات وەکو وەرگرێک و دواتر من خوێندنەوەی بۆ بکەم یاخود گۆکانەوەی بۆ بکەم. نمونەی دووەم لە هەمان دیمەنی دەستپێکی نمایشی پیشەگەر ژمارە 6 بوو تەواو دەبێت ئەکتەر لە ڕێی مەنەلۆجەوە وەرگر دەباتە نێو ڕووداوەکان و لەگەڵ زەنگی تەلەفۆنەکە جێڕانەوە کۆتایی دێت تا ئەو شوێنە تیا بۆ خۆی قساکە بۆ خۆی لە گفتوگۆدایە. بەڵام لێرە ئیتر ئەو سەردا ئەو جێڕانەوەی کۆتایی دێت کارکتەرەکانی نێو ژیانی تیا لێرەوە بەرجەستا بێت. لەم کاتەدا دەرهێنەر بە دوو شریکی ڕووناچی لەگەر سەرنج بدەن دوو شریکی ڕووناچی هەیە بە شێوەیەکی ئاسۆیی شانۆکەکەن بە سێ بەشەوە هەر بەشە و ئاماژەیە بۆ شوێن و زەمەنی جیاواز. بەشی یەکەم بەشی سەرەوەی شانۆ کە سێ کاتژمێری لێە دەبێتە شوێن و کاتی ژێڕکێفی لۆکی پۆلیسی نهێنی. بوونی سێ کاتژمێری لێم بە تەنها لە ناوچەی لۆک ئەشی ئاماژەیەک بێت بۆ باڵادەستی ئەم کارکتەرە بەسەر شوێنکاتی بەشەکانی تر. بەشی دووەم ناوەڕاستی شانۆ نووسینگەکەی تایە کە مارتاشی لەگەڵە نووسینەکەی تیا لەگەڵ مارتا. لەم بەشە دوو کاتژمێر لای ڕاست و چەپ هەن هەر یەکە و ئاماژەن بۆ دوو زەمەنی جیاواز زەمەنی تیا و زەمەنی مارتا بەڵام لە یەک شوێندا. کۆکردنەوەی دوو زەمەنی جیاواز ئاماژەیە بۆ جیاوازی و لێکدابڕانی جەوهەری و ڕۆحی لە نێوان ئەم دوو کارکتەرە کە تەنها بەرژەوەندی مادی و غەریزی کۆی کردوونەتەوە ئەگەر نا هەر یەکە و بەجیا لە سەردەم و کاتی خۆیاندا ژیان بەسەر دەبێت. بەشی سێەم خوارەوەی شانۆیە دەبێتە ناوچەی لۆناتیک ئێرە ناوچەی لۆناتیکە بەڵام هیچ کاتژمێرێکی لێ نییە وەکەوەی لە هەمان زەمەنی ئامادەبوانی نێو هۆڵەکەوە تێکەڵ بە ڕووداوەکان بێت. ئەڵبەت لۆناتیک نزیکترین کارکتەرە لەو ساتەوەختەیە لە وەرگرەوە. هەڵوەشاندنەوە و دووبارە بنیادنانەوەی شوێن کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر مەدلول و واتای ئاماژەکانی ئەکتەر. لۆکی پۆلیس زۆر بە ئاسانی لە شوێنکاتی خۆیەوە لە شوێن و زەمەنی خۆیەوە ئەتوانێت چاودێر بێت بەسەر دوو زەمەنەکەی تر. تیشکی لایتە دەستیەکەی بە ئاسانی شوێن و کاتەکانی تر دەبڕێت بە شوێنکاتی وەرگریشەوە تەنانەت بە لایتەکەی دێتە ناو ئامادەبوانیشەوە. وەرگر بۆ چەند ساتێک وەک کەسێتی کۆمەڵگەی واقعی مامەڵەی لەگەڵ دەکرێت لێرەوە ئاماژەکان واتای نوێ بەخشندارێکی کرد. لۆک یان منی باوە سوپەر ئیگۆ بەشی کاریە فرۆیدیەکە دەیەوێت ئاستەکانی دیکەی کەسێتی کۆمەڵگە ڕکێف بکات و ناوچەی مارتا و تیاش ئاستێکی ترە و دەتوانین بە ئیدیان ئەو ناوی ببین لەم ئاستەدا حەز و ئارەزوو ئاژەڵەکان باڵادەست. بەڵام ئاستی سێیەمی کەسایەتی کە هاوسەنجی نێوان ئید و سوپەر ئیگۆ یاخود مارتا و تیا و لۆناتیک لەلایەک و لۆک لەلایەکی تر ڕادەگرێت بوونی نییە. ئەم ئاماژەش پێمان دەڵێت تا ئەم ساتەوەختە کەسایەتی کۆمەڵگا لە ڕووی بنیادەوە ناتەواو و ناهاوسەنگە. بۆیە واتای هەر ئاماژەیەک بەشێکە لە هێشوویەکی گەورەی نیشانە و ئاماژە لە کۆسیستمی نمایشدا. سیستمی نووسەر دەرهێنەر ئەکتەر ڕووناچی دیکۆر میوزیک جلوبەت هەتا دوایت. خۆی سیستمی هێماکانیش لە ئەنجامی ئەزمموی ستێتیکی نمایشە. لەم ئەزممون استراتیجیەدا لەرە و شەپۆلە بیستنەکی و دەنجی و دیدەیەکان بەرپرسن لە پەیوەستکردنی وەرگر بە نمایشەوە. نمونەی سێەم وێنەی ژمارە 7 دیمەنی پاش نمونەی یەکەم ئامە دەگەڕێنەوە بۆ پاش بۆ نمونەی یەکەم ئەمە دیمەنی دوای ئەوەیە. شانۆ بە ڕەنجێکی سپی ڕووناک دەکرێتەوە تیا لەسەر کورسی مێزەکەیت. مارتا پۆشاکێکی سوورەوە و پۆشاکێکی سوور دێتە ژوورەوە لە دەرگای ڕاستی شانۆوە ڕووناچێکی سوور دەکەوێتە سەر پشتی مارتا و بەشێک لە ڕوخساری تیا. بە ڕووکەش ئەم دیمەنە دیاریکردنی ژوانێکی نان خواردنە لە نێوان ست. بەڵام هەڵبەت کە ئەڵەم دیمەنە لە ئەنجامی دیالۆگەکانیش بۆ ماڕوو دەبێتەوە کە ئەمان بە نیازی چین سەرەتا یانێ ژوانێکی نان خواردن ڕێت. بەڵام
بەشیکردنەوەی هێماکانی ئەکتەر و سینۆگرافیا ئاماژە و واتای نوێمان دەست دەکەوێت شوێن کات مەبەستمان لە شوێن و کاتە نووسینگەی بەڕێوبەرێک پاش تەواوبوونی دەوام کات دەری دەخات چاودێری و فشاری سەردانی کاران لەسەر شوێن کەم بۆ چونکە دەوام کۆتایی هاتووە کارکتەرەکان دوو کەس لە دوو ڕەگەزی جیا بەتەنیا لە شوێن و کاتی ئاماژە پێکراودا هەردوو کارکتەر لە ڕەفتار و گفتاردا هەست بە ئازادی زیاترەکە جلوبەر بوو ماکیاژی ڕەگەزی مێ عەزیەکی گونچە و ڕوژێنەر ماکیاژێکی سوور ئاماژێ بۆ دروستبوونی پەیوەندیەکی سۆزداری ڕەنگ و ڕووناکیەکی کراوەی ڕەنگ سپی لەگەڵ ڕووناکیەکی سوور ئاوێتەیەکمان هەیە لێرە ڕووناکی سپی لە پەرێز یاخود لە سیاقی ڕووبەرێکی خۆڵەمێشیدایە کە ئەشێ وەک ئاماژەیەک بۆ دوودڵی و ڕاڕایی و ناومێدی لێی تێبگەیت بەڵام کاتێک لەگەڵ ڕەنگی سوور لێک دەدرێت و سووریش لە کۆنتێکستی کەشێکی سۆزداریدایە بەو شێوێ دەبێت بە هێمایەکی ئاوێتەیی تەرکیبی کە دوجار ئاماژەیەکە بۆ شکستی سۆزداری و ناومێدی لە پەیوەندی خۆشەویستی موزیک لە ڕێی پیانۆوە لەسەر ریتمێکی هێدی و لەسەر خۆ دەبیسترێت کە یارمەتی دەرە بۆ دروستکردنی کەشی گشتی دینەکە لە ئەنجامدا پاش بە یەکبەستنەوەی ئاماژەکانی توخمگەلی نێو دیمەنە گشتەکە لای وەرگێر ڕوون دەبێتەوە پەیوەندی نێوان تیا و ماکە پەیوەندیەکی سۆزداری ناشەرعیە هەروەها تیا لە دۆخێکی دەرونی ناجێگیردایە کۆنتڕۆڵی هەستەکانی کەسایەتی لای خود یاخود من ناتوانێت هاوسەنجی لە نێوان منی باڵا و ئەودا بکات نمونەی چوارەم ژمارە هەشتە لە دووەم دەرکەوتنیدا لۆک لە دووەم دەرکەوتنیدا دوای ئەوەی بۆ تیای دەگێڕێتەوە کە چۆن لە ڕابردوودا لە شێوەی ئەرکەکەیدا بەنیاز بۆ بیکوژێت لەسەر مێزەکەی هەوڵی دەرهێنانی چاوەکانیدا تیا خۆی ڕزگارەکات خۆی گەێنێتە لای کورسی پێشەوەی سەکۆی شانۆ کە وێنەیەکی تێکشکاوی کاتژمێرێکی لومی لەسەرە تیا بەدەستێکی چاوەکانی گرتووە و بەدەستەکەی تری بەدەم ئازاری چاوەکانیەوە کورسەکە دەخولێنێتەوە ڕێک لە ژمارەی نوێیە ئەبینین وێنەی ژمارە نۆ بەڵێ غڵەتێکی مەطبەعیە لە دوای ئەم دیمەنەیە طبعا تیا دوایەوەی کە مامۆستاکارە هەڵی چاوێدات یا دەسەگرێتە چاوەکانیەوە و هەڵی خۆ دەرباسکردنەدا خۆی باش ئەلبەت چاو پەیوەستە بە بینینەوە لێرەدا بینین وەک میتافۆر یاخود داڵێن وەکو مەجاز ئەگەر بڵێن یەک لە وەک مەجازێک مامەڵەی لەگەڵ ئاکرێت کە مەبەست لێی بینایی عەقڵە یعنی تەنها ئەو چاوە نییە هۆشیاری و ئاگاییە کە مەترسیە بۆ سەر ئایدۆلۆژیایەکی تۆتالیتەر بۆیە هەوڵی لە ناوبردن دەدرێت مامەڵەکردنی تیا لەگەڵ کورسیەکە هێماکان زیاتر بەیەکەوە گرێ دەدات بەو پێی کورسیەکە هەڵگری هێمایەکی ئاوێتەییە گریا کورسیەکەمان ئێستا ببینایە کورسیەکە لەوێ بێتە نیشانەیەکی تەرکیبی کورسی لەگەڵ وێنەی کاتژمێرێکی شکا و ناتەواو ئەشێ بڵێن یەکسان دەبێت بە دەسەڵات و سیستمێکی ناڕێک لەو کاتی کە مامۆستا تاڕق یاخود تیا دەستی بە چاوی گرتووە و مامەڵە لەگەڵ کورسیەکەیان کرد نمونەی پێنجەم کە وێنەی ژمارە دەیە کتێب کتێب لەم نمایشە وەک بەشێک لە سینۆگرافیا بە گرنگیەوە مامەڵەی لەگەڵ دەکرێت کە ئاماژەیەکە بۆ هزر و کللتور ئەو کللتورەی لە ڕابردوودا تیا وەک شۆڕژگەڕێک داکۆچی لێ کردووە پێشتر باسمان کرد لە لێواری مێزی نووسینگەکە ژمارەیە کتێب لە سەرێکدانراون بەڵام لە شێوەی پلیکانەیە بە ئاوێتەبوونی لەگەڵ هێما و ئاماژەکانی دیکەی وەک جوڵەی ئەکتەر ڕووناچی موزیک دەبێت بە هەڵگری مەدلولی بێت بە تایبەتی کە لۆک لەگەڵ هاتنە ژوورەوەی پێیدا سەر دەکەوێت و بەرەو ڕووی تیا دەوەستێتەوە لەم دیمەنەدا تەنانەت ئەگەر دیالۆگەکانیش لا ببرێن
ئاماژە دیدەیەکان ئەوە دەڵێن کە ئەمڕۆتیا کتێب و هزر و کلتور وەک ئامرازێک بەکاردەهێنێت بۆ حەز و ئارەزوە نەرجسیەکانی خۆی. ئەمەش لە ئەنجامی پەیوەندی سیمیۆلۆژی هەرێک لە ئەکتەر و پێکهاتەکانی سیمیۆگرافیا هاتوۆتە کارەوە. ئەمانە ئەم نمونانە هەمووی پێمانەڵێت ئەکتەر چۆن لەناو سیستەمە سیمیۆلۆژیەیە ئاماژەکان ئەگەنێ یان کۆی پرۆسەی نمایش، پرۆسێسی نمایش، مەنزومەی نمایش چۆن تەواوی توخمەکان بەیەکەوە گرێدا بۆ گەیاندنی ئەو وێنە ستاتیکیە. نمونەی شەشەم کە فۆتۆی ژمارە 11ەیە دەستخۆش لە کاتی دەرکەوتنی کارەکتەری دایک. بەڵام سوزان خۆشی لێرێ ئەو بەرجەستەی ئەو کارەکتەراکات. شانۆ تاریکە بێت، دایک بە بەرجێکی ڕەشی لەبەرە و بڵێ لە نێو نامەکەی دەستی کوڕەکەیەوە هاتبێتە دەر هەڵبەت پێشەوە نامەیەکە خوێنێتەوە تیا لەوە بڵێ لەناو نامەکەەوە هاتبێتە دەر، دایک دێتە سەر شانۆ چەپکێ گوڵی پێیە لەسەر خۆ بە بێتاقەتی هەنگاوەنێت، تاریکی شوێن و جلو بەرگ و ڕیتمی جوڵە و دیالۆگەکانی وای پیشان دەدەن ڕووداوێکی خەمناک لە ئارادا بێت. هێدی شوێن لە گۆڕێکی داخراوە چێت، دایک بە دەنگێکی کز و خەمناک و کوشەکان ئەڵێتەوە و لەسەر سینگی تیا چەپکێک گوڵی دڵنەوایی دانێت وە بڵێ هاتبێتە سەر سەپۆی کوڕەکەی. لەم دیمەنەیە ڕووناچی، موزیک، جلوبەرگ ڕۆڵی بەرچاو دەجێڕن لە گۆڕینی شوێنکات و پڕکردنەوەی سپەیس بە ئاماژەکانی ساتەوەختێکی هەنووتەیی. خوڵقاندنی کەشێکی لەو چەشنە بۆ وەرگر جۆرێکە لە پارادۆکس یان مفارەقە کە دوورە لە پێشبینیەکانی وەرگرەوە. چونکە وەرگر بەڕاستی چاوەڕوانی ئەوە نییە دوای ئەوەی کە چاوی ڕاهات، دوای ئەوەی کە هزری ڕاهات تۆ سینۆگرافیا لە خۆ دیکۆرە لە پڕ شوێن بگۆڕێت ببێتە شوێنێک کە ئەو بی ئاشنانی. جانتا هەڵبەت ئەو ژێکێکە لەو کەرەستە و ئکسسوارانەی ئامادەگیەکی بەهێزی هەیە، لۆک لەگەڵ هاتنە ژوورەوەی جانتایەکی گەورەی پێەیە. جانتا خاڵی پەیوەندی نێوان لۆک و تیایە. ئەگەر جانتا نەبێت گرێچن لەبەر یەک هەڵدەوەشێتەوە و پەیوەندی نێوان هەردوو کارەکتەری سەرەکی دانامەزرێت. جانتا لێرە پڕە لە یادەوەری لە بیرکراوی تیا، چیرۆکەکانی و زۆرێک لە یادەوەری خانەوادە و هاوڕێکانی کە لەلایەن لۆکەوە کۆکراونەتەوە و لە جانتاکەدا پارێزراون. هەڵبەت لۆک لە ڕێی ئەم جانتایەوە دەیەوێت لە ڕێی بە ئاگاهێنانەوەی تیا زەمەنی لە کیسچووی خۆی قەرەبوو بکاتەوە. بۆیە هەندێک جار هاوشێوەی باوکێکی میهرەبان کە چۆن ئامۆژگاری منداڵەکەی دەکات بە هەمان ڕێتم گفتوگۆ لەگەڵ تیادا بکات. لە ڕێی وێنە و یاری و یادگاریەکانیەوە کە لە جانتاکە دەریان دەهێنێت بە تیا ئەڵێت ئەو تەمەن و ڕۆژگاری کە لێم ون بوو تۆ بیدۆزەرەوە، کەوایە تێکڕایشت و مەکەکان لە شێوەی پەیکەری مرۆڤێک بەیەکەوە دەبەستێتەوە و بۆ تیایی جێ دەهێڵێت. دەچینە وێنەی ژمارە 13. وەک پێشتریش ئەمە باسی ئەومان کرد کە جانتا لە نێو سینۆگرافیا پێگەی خۆی هەیە و گرنگی تایبەتی خۆی هەیە. یەکێکە لە هێما سەرەکیەکان کە ئەکتەر پەیوەندی لەگەڵ ساز دەکات و مانا و دەلالەت بە یەکتر دەبەخشن. بەڵگەشەوەی هەر کاتێک کە دەکرێتەوە ئەم جانتایە کە ئەکرێتەوە ستەیجی شانۆ تاریکە بێت. لەناو جانتاکەوە سەرچاوەیەکی ڕووناکی هەیە، لای تێکان هەر شتێکە لەوێ بەکاردێت و ئیشی خۆیەکە. لە نێو هەڵبەت جانتاکەەوە ئەو ڕەنگەی کە دێتە دەر ڕەنگێکە سپیە. لێرەوە ڕوخساری تیا و لۆک بە ڕێژەی جیاجیا ڕووناک دەبێتەوە. لەم سیاقەیە ڕەنگی سپی ڕەنگی بێگەردیە، نزیکە لە دنیای منداڵیەوە. ئەمەش وزەی تەواو بە ماتریالەکانی نێو جانتاکە دەدات کە بەشێکن لە ڕابردووی تیا. لێرەدا جانتاکە ئاماژەیەکە بۆ نەستی چەپێنراوی تیا کە لۆکیش خۆی تیا بینێتەوە. وزەی شەپۆلە دیدەیەکان لە جانتاکەوە هەڵبەت کۆی دیمەنەکەەوە درێژە بە گەشتە ستاتیکەکە دەدات و وەرگر بە خۆی دەبەستێتەوە و گری دەدات. نمونەی هەشتم باش ئەگەرچی تۆزە کوالیتی وێنەکان ئەمە باش نییە. ئەمە ساتی ماڵ ئاواییکردنی لۆکە، یعنی نزیکە لە ماڵ ئاواییکردنەکەی. لۆکی تێکشکا و ماندوو لە دەست تەمەنی لە کیس چوو. لێرە ئەوێ بڕۆ. ئەگەر چی تۆزە کوالیتی وێنەکان ئەمە باش نییە. ئەمە ساتی ماڵ ئاواییکردنی لۆکە، یعنی نزیکە لە ماڵ ئاواییکردنەکەی. لۆکی تێکشکا و ماندوو لە دەست تەمەنی لە کیس چوو. لێرە
کە ئێستایەکی پڕ لە ناومێدیە و نەخۆشیشە. لە پاش کەوتنی یەکێک لە کاتژمێرەکان بەسەریان یان چوونە نێو کاتژمێرەکە و بەدەنجێکی پڕ ئازارەوە ئەڵێت من پەشیمانم کە ڕۆژێک لە ڕۆژان هاوخەباتیان بوو. من پەشیمانم کە ڕۆژێک لە ڕۆژان هاوخەباتیان بوو. ئەم دیالۆگە ئەڵێتەوە دەستەواژەی پەشیمانی بۆ کارکتەرێکی وەک لۆر کە تەمەنێکی لە سیخوڕیکردن و سەرکوتکردن بەسەر بردووە گەورەترین وەرچەرخانە لە بنیادی کەسێتیەک کە وەک خۆی دەڵێت بڕغویەک بووم لە جەستەی ئامێرێکی زەبەلاح. هیچ دەسەڵاتێکی نەبووە جگەل لە جێبەجێکردنی فەرمانی سەرووی خۆی. لەم دیمەنەیە زمان وەک دالێک وێناکانی خۆی ئاڕاستەی وەرگر دەکات وشەی ئامێر لە زاری لۆکەوە وەک وێنەیەکی دەنگی خۆی وشەیە بەڵام دواتر ئەبێ بە وێنەیەکی دەنگی دێتە دەر دواتر هەڵگری مەدلولە ئەمە واکات ئێمە وەک ئەوە بێتە بەر چاومان کە ئەو ئامێرە ڕژێمێکە ڕژێمێکی سەرکوتکار بووە ڕژێمێکی بێجان بووە بێڕۆح بووە. لەپاڵ زمانی گوتن نویزیک و ڕووناکی دوو وزەی تەواوکاری و پاڵنەرن بۆ گەڵاڵەبوونی تێکڕای دیمەنەکە. نمونەی نوێیە کۆتا ساتەکانی نمایشە تیا بەتەنیا دەمێنێتەوە جگە لە پەیکەری یادەوەریەکانی کەسی تری لەگەڵ نەماوە تەنانەت مارتاش جێگەشتووە. دەست دەکات بە تایبکردنی تۆمارە دەنجەکەی خۆی کە لۆک بۆی جێهێشتووە. لە نێو بازنە ڕووناچیەکی زەر ڕووناچی پەنجەرەکەش دەبینرێت ئەڵبەت ڕووناچی پەنجەرەکە سپیە. لەگەڵ بەرزبوونەوەی دەنجی ئامێری تایبکردنەکە کراسەکەی لەبەردا دەکەنێت و لە تایبکردن بەردەوامە وردەوەدا قەمیسەکەی و چاکەتەکەی و هەمووانە داکەنێت و بەڵام بەردەوامە لە تایبکردن. موزیک هەڵبەت لێرەیە ڕیتمێکی خەمناک و پڕ نۆستالژیای هەیە. هێدی تیا لە پشتی مێزەکەەوە ون دەبێت وەک بڵێ تێکەڵ بەو وشانە دەبێت کە لە ئامێری چاپەکەەوە دێنە دەر. لە پڕ میچی ژوورەکە کاتژمێرێکی لمیە دائەتە پێ و دەیان دەستنووسی لێوە دەبارێتە خوار. ڕوودبوونەوە و هەرەسێنانی کاتژمێری میچەکە لە پەرێزی ئەم دیمەنەدا هێمایەکی دیدەیە ئاماژێ بۆ دەربازکردنی جەستە و عەقڵ لە بازنەیەکی داخرا و قەتیس خواردوو هەروەها کۆتایی و لەدایکبوونەوەیەکی دیکە و دەستپێکێکی نوێیە بەڵام هێندەش هیوابەخش نییە چێ ناڵێت دووبارەبوونەوەیەکی هەمیشەیی نییە وەک ئەوەی نیچە باسی لێوە کردووە. دیمەنی کۆتایی تەواوی ئەگەرەکان بە کراوەی دەهێڵێتەوە نمایشەکە لەوەیە کۆتایی دێت و وەرگر بەدەیان پرسیاری نوێوە جارێکی تر دەگەڕێتەوە دنیا واقعیەکەی خۆی. ڕۆڵی ڕووناچی لەم نمایشەیە هەڵبەت ڕووناچی لە پەرێزی دیمەنی شانۆییدا مەدلول و واتای جیاواز هەیە. توخمێکی گرنگی سینۆگرافیایە و هەڵگری توانا و هێزێکی بزوێنەرە. نمایش پڕ دەکات لە ژیان ئەمەش کاتێک بەدیدێت کە بە شێوەیەکی سیستماتیک و گونجاو بەکاردێت. ڕووناچی پێگەیەکی سەرەکی هەیە لە پەیوەندی سێقۆڵی نێوان خۆی و ئەکتەر و بەشەکانی دیکەی سینۆگرافیا. بەهای ڕنگ لە نێو دیمەنەکاندا دیاریەکات چونکە لە کردەیەکی فیزیاییدا شی دەبێتەوە و حەوت ڕنگ هەر یەک لەو ڕنگانە درێژی شەپۆلی خۆی هەیە. بۆ نمونە کاتێک ڕووناچێکی سپی بەرکەوتنی لەگەڵ تەنێکدا دەبێت ئەوە بەشێک لە درێژی شەپۆلی ڕووناچیەکە بۆ خۆی گل دەداتەوە و بەشەکەی دیکە دەگەڕێنێتەوە. لە ڕێی ئەم بەشەوە چاو درک بە ڕەنگەکان دەکات و جۆرەکانی جیا دەکاتەوە. هەڵبەت ڕەنگ و ڕووناچی ڕۆڵ و گەورە دەگێڕن لە گەیاندنی وێنەکان و سەرنجڕاکێشانی وەرگر بۆ لای نمایش. ڕووناچی لە نمایشی پیشەگەردا ئەگەرچی لە ڕووی تۆن و ڕەنگەوە ئەو کوالیتیە بەرزەی نییە بەداخەوە چونکە ئەو ئامێرانی لەبەر دەستیانایە ئەوەندە توانای هەیە ئەوەندە تاقەی هەیە بۆیە کوالیتی ڕووناچی ڕەنگ لە ناو ڕووناچیە کوالیتیەکی بەرز نییە. بەڵام ئەمەش ینی نەبووە مای ئەوەی کەوا ئەرکی سیمیۆلۆجی و ئستاتیکی خۆی لە نێو سینۆگرافیادا لەدەست بدات. وەک لە دیمەنی سەرەتاش باسمان کرد کاتێک شانۆ دابەش دەکرێتە سەر سێ ناوچەی جیاواز هیچ پارچەیەکی دیکۆر جوڵەی پێ ناکرێت.
ئەم پرۆسێسە تەنها لە ڕێگەی ڕووناچیەوە ئەنجام دەدرێت لەم نمایشەدا ئەتوانین بڵێن ڕووناچی زیاتر لە نێوان سێ ڕەنگدا لە جوڵەدا بووە سپی زەرد سوور هەر یەک لەم ڕەنگانە هەندێک جار بە تەنها و هەندێک جاریش بە ئاوێتە بوون لەگەڵ دوو ڕەنگەکەی تر لە نێو سیستمی نمایش ئاماژەکانیان دروست دەکەن هەمیشە ڕووناچیەکی سوور لە ڕاستی شانۆ و لەگەڵ دەرکەوتنی مارتا دەبینرێت وەک ئاماژەیەک بۆ سروشتی پەیوەندی تیا و مارتا کە پەیوەندیەکە لەسەر بنەمای حەزی سێکسی دروست بووە هەڵبوونی ڕووناچیە سوورەکە پەیوەستە بە دەرکەوتنی مارتاوە کە بە ڕیتمێکی خاو و وشەکانی دەردەبڕێت وەک ئاماژەیەکیش بۆ ساویلکەی و دەستەمۆبوونی کارەکتەری جگە لەو ڕووناچیە سوورە ڕووناچیەکی دیکە لە دیوی ناوەوەی نێوەندی مێزەکەی تیاوە جێگیر کراوە ناوەڕاستی مێزەکەی تیا لەوێش ڕووناچیەکی تر هەیە لەگەڵ دەنجێکە لەگەڵ زەنجێکە بەردەوام نییە باڵێن ماوەی جارێک لەگەڵ هەندێک دروستبوونی هەندێک ساتە وەختە جۆمان لێ بێت و ڕووناچیەکە ئیشی خۆیەکە بە شێوەی زەنجێک ڕووناچی سپی دوو ئەرکی سەرەکی جێبەجێ دەکات ئەرکی یەکەم ڕووناچیەکی کراوەی گشتیە لەگەڵ ڕەنگی بەشەکانی دیکۆر کە دابەش بوونەتە سەر ڕەش و سپی ئاوێتە دەبێت و هێمایەکی نوێ بۆ دوالیزمێکی هاودێش پێک دەهێنێت ئەو دوالیزمە لێردژە ئەشەیە بڵێن بریتە لەو دەسەڵاتەی بە ڕووکەش بانگەشە بۆ ئازادی هزر و گەشە پێدانی کلتور و ئازادی مرۆڤ بکات بەڵام لە ناوەڕۆکدا پێچەوانەکەی پیادە بکات ئەرکی دووەم وێنەی ژمارە 16 ڕووناچیەکی سنووردارە کە دەکەوێتە دیوی پەنجەرەی لای چەپی شانەوە ئەمەش زیاتر لەو کاتانەدا دەبینرێت کە ناوبەناو لۆک بەهۆی وەژوورکەوتنی مارتاوە بۆ چەند ساتێک لە گفتوگۆکانی دادەبڕێت و دەڕوانێتە دەرەوە لەو کاتانەدا ڕووناچیەکی سپی دەکەوێتە سەر دەموچاوی لۆک وەک ئاماژەیەک بۆ دۆخی سایکۆلۆژی ئەم کارێکتەرە ناومێدە ڕووناچی و سێبەرسازی کەمە زۆر گرنگە لە ئێستادا هەڵبەت هونەری ڕووناچی فەلسەفەیەکە تێگەشتن و شیکردنەوەی دەق تێدەپەڕێنێت بۆ وێناکردن لە ڕێی کردەی ڕووناکاریەوە لە شانۆی پیشەگەردا ڕووناچی جگەلەوەی ئەرکی ڕووناکردنەوەی تەنەکانی هەیە هاوکات لە هەندێک بارودۆخدا بە شێوەی مەبەزدار ئەرکێکی دیکەی پێسپێردراوە ئەویش سێبەرسازیە سێبەر دەبێت بە هێما و بەها بۆ شوێنی جێهێڵرا و یان فەرامۆشکرا و دەجێڕێتەوە واتە لە توانایدایە بۆ شایەکان بکات بە ئاماژەی نوێ زۆر جار هەندێک مەساحە لەسەر دیکۆر بەجێ هێڵرێت دوو کارکتەر لە شوێنێک نواندنەکەن بەڵام بەشێکی دیکۆر جێ هەڵرێت بەڵام ڕووناچی لێرە توانیوێتی ئەو کارە بکات هیچ بەشێک بە چۆڵی یا بە تاڵی نەمێنێتەوە لە تەواوی بەشەکانی تەنان لەسەر کورسیەکانش ئەگەر کەسی لەسەر نەبێت سێبەرێک لەسەر یاریەکە لەسەر مێزەکە ئەگەر کەس نەبێت سێبەرێک ئەبینی وجودی هەیە بای خۆی ئیشی خۆیەکە هەڵبەت ڕووناچی واکات سێبەرەکان لەسەر دیوار و کورسیەکان وەک تارمایەک ناوبەناو دەربکەون دەرکەوتنێک کە هەر جارە و مەدلولێکی جیاوازی نوێی هەبێت بە تایبەتی لە دیمەنەکانی نێوان تیا و لۆک لە پشتەوە سێبەری لۆک بە دوای سێبەری تیاوەیە و لێ نزیک دەبێتەوە ئەشێ هەندێک جار سێبەر ئاماژەیەک بێت بۆ ڕابردووی نێوان ئەم دوو کارەکتەرە کە لۆک هەمیشە وەک مۆتەکەیەک بە دواوی بوو بەگشتی ڕووناچی و سێبەر لەو ئاماژە بەردەوامانن کە دیمەنسازی بارگاوی دەکەن بە واتای نوێ و لە زەین و هۆشی وەرگردا ساتەوەختێکی ستاتیکی دەخۆکێنن یەکێکی تر لە فاکتەرەکانی ئەم نمایشە ئەزانم درێژەم پێدا زۆر بەڵام ئەمە کۆتا بەشە لێرە کۆتایی پێێنم کە بە گرنگ ێزانم باسی کەم کاویش موزیکە مۆسیقا مۆزیک و کارتێکەرە دەنجەکان موزیک هەڵبەت پانتاییەکی گەورەی لە نمایشی پیشەگەردا داگیر کردووە توخمێکی کارای نێو سینۆگرافیایە و دەیەوێت باڵادەستی خۆی مانیفێست بکات لە سەرەتاوە هەردوو ئامێرەکە چەلۆ و پیانۆ مامۆستا 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 ڕزگار هەڵبەت بە پیانۆ بوو مامۆستا هێنش بە ئەمێری چەلۆ لە سەرەتاوە ئێمە هەردوو ئامێرەکە لە نێو تاریکایی شانۆوە وێنەی دەنجی ئاراستەی وەرگرەکەن چەلۆ کە نزیکترین ئامێرە لە مرۆڤەوە لە ماوەیەکی کووردا ڕۆچێتە ناوەی مرۆڤ و تێکەڵی چیرۆکەکانی بێت بۆیە بەر لە دەرکەوتنی ئەکتەر کە هێشتا نوقمی تاریکیە گوێمان لە لەرە و ئاوازی چەلۆوە بێت وەک ئەوەی پێمان بڵێت ئامادە بن ئەوەی دەیبینین و دەیبیستن خەمی ئێوەی
مرۆڤ ئیتر لە هەشت شوێنێک بن پاشان لەگەڵ دەنگ و ئاوازی پیانۆ یان ئۆرگە بەڵام تر لەوێ وەزیفەی پیانۆش بینێت ئەو دواتر کاغەزگار دەتوانێت ڕوونکردنەوەی زیاتری لەسەر بدات چەلۆ لەگەڵ ئۆرگ یاخود لەگەڵ پیانۆیە تێکەڵە بێت و ئاوێتا بێ ئەم دوو ئامێرە بە درێژایی نمایش ئامادەبوونێکی بەهێزیان هەیە لەگەڵ تێمای نمایش یەک دەگرنەوە جارێکی تر دوانەیەکی لێکدانەبڕاون بەڵام هەندێک جار دژ بە یەک جوڵاکەن دروست وەک ئەو دوالیزمە هاودژەی کە لە ڕەنگەکانی نێو سینۆگرافیادا هەیە بە تایبەت ڕەش و سپی بۆیە لە هەندێک دیمەندەنگی تەنها یەکێک لە ئامێرەکان دەبیسترێت و لە دیمەنێکی تر هەردووچیان پێکەوە بە شێوەیەکی هارمۆنی کاری خۆیانەکەن بۆ نمونە بەر لەوەی کارکتەری لۆک بێتە ژوورەوە لە دیمەنی نێوان تیا و مارتا کە زیاتر کەشێکی ڕۆمانسی بە سەریازاڵە کات لە ژێر ڕچێف و ئیرادەی تیا کۆنتڕۆل کراوە جۆمان لە ژەنینی پیانۆ بێت لێرەیە بەڵام پاش هاتە ژوورەوەی لۆک و لەگەڵ یەکەم دیالۆگ ئیدی دەنگی پیانۆ نابیسترێت و دەنگی چەلۆ بەرز دەبێتەوە وەک ئاماژەیە بۆ ڕووداوێکی چاوەڕوان نەکراوە لێرەوە وەرگر تێدەگا وردە وردە دەسەڵاتی تیا بەسەر شوێنکاتدا ئیتر گۆڕانکاری بەسەردا بێت ئەگەر نمونەیەکی تر وەربگرین لە دیمەنی کەوتنە خوارەوەی تیا لە شەمەندەفەرەکەەوە دووبارەکردنەوەی دەستەواژەی بم بە بۆلای دایکم بم بە بۆلای دایکم ئەمە جۆمان لێبێت دەنگی پیانۆ دەنگی پیانۆ بڵێن بڕگە دەنگیەکانی هونەرمەند ڕزگار حەمەڕەوە وەکو ئاهوو ناڵینێک دێتە بەرگوێ تێکڕای هێماکان واتە لەگەڵ مانای نوێ بەرهەم دەهێنن لە مەودایەکی کووردا وەرگر لەگەڵ تیا دەکەونە دۆخی نۆستالژیاوە تا ئەو کاتی جارێکی تر لۆک بە ئاگای دەهێنێتەوە بۆیە زمانی موزیک توخمێکی بنەڕەتی سینۆگرافیایە دۆخی سایکۆلۆژی کارکتەرەکان لە نێو ئاتمۆسفێری گشتیدا مانیفێست دەکات لەو شوێنەی کارکتەر دووچاری هەڵچوون دەبێت یان دیمەنێکی ڕۆمانسی دەخۆکێت یاخود هەر دۆخێکی نەخوازرا و پیادا بێت موزیک لەگەڵ کارتێکەرە دەنجەکانی تر ئەرکی خۆیان جێبەجێکەن بە جۆرێک وەرگر زیاتر پەیوەست دەکەن بە دیمەنەکانەوە کۆی ئەم باسە من لێرە چڕتریەکەم بۆ کۆتایی پێهێنم هەڵبەت پوختەی ئەنجامی ئەم خوێندنەوەیە یاخود ئەم گەڕانی توێژنەوەی من ئەوەیە نمایشی شانۆیی هاوشێوەی کردەیەکی ئاینی لە سروتێکی تایبەتدا و بۆ کۆمەڵێک مرۆڤ پێشکەشەکرێت ئەویش لە زەمەنێکی تایبەت و داپڕێنرا و لە زەمەنی ژیانی ئاسایی بۆیە زەمەنی نمایش وەک زەمەنی سروتی ئاینی تیرۆزە وەک چۆن پیاوێکی ئاینی هەموو هەوڵێکی ئەوەیە پارێزگاری لە پیرۆزی زەمەنی سروتە ئاینەکەی بکات بە هەمان شێوە دەرهێنەر هەوڵ دەدات زەمەنی سروتەکەی خۆی کە نمایشە بە پیرۆزی ڕابگرێت سروتی دەرهێنەر پارێزراو نابێت ئەگەر وەرگر پەیوەست نەبێت ئەگەر وەرگر پەیوەستی نمایشەکە نەبێت ئەو سروتە کە دەرهێنەر خوڵقاندێتی سروتێکی پارێزرا و پیرۆزیش نییە لە ئەنجامی ئەم خوێندنەوەیش دەرەکەوێت پەیوەستبوونی وەرگر بە نمایشەوە بەندە بە بەردەوامی گەشتی ستاتیکە گەشتێک بۆ بەردەوامیدان بەخۆی وزە و توانە لە هێما و ئاماژەکانی تەواوی توخمەکانی دیکەی نمایش وەرەگرێت سپاس بۆ ئامادەبوونتان لەکاتان زۆر داوێت بەجددی دەربازمان لەو پۆستانی فەیسبوک و ئەو ڕەخنانی کە لە فەیسبوکا گیرێکە ڕابتی بە ڕەخنەوە نیە ئەمە شیکردنەوەیەکی زۆر پیشەیانەیە کرد سپاس دەکەین بەجددی چەندێ سوودی بۆ تۆ بۆ سێ بەقەت ئەوە سوودی بۆ ئێمە زۆر سپاس هیوادار هیچ نمایشێک بێبەش نەکەی لەم خوێندنەوەیە هەر بەڕێزێک داخلەیەک شتێک سازکردن بەڕاستی نەمتوانی بۆ چرکێک لە باسەکەدا خوێندنەوەی هونەر کارێکی ئاسانی کە خصوص بۆ کوردستان بەڕاستی شانازیە کە ڕەخنەگەری وامان هەبوو بەڕێزان یعنی ڕەخنە کارێکی ئاسان نییە بەڕاستی باگراوندێکی زۆری ڕەنگە نووسینی دەق زۆر ئاسان کردی بەڵام بەڕاستی ڕەخنەگرتن باگراوندێکی زۆری بەرپرسیارەتێکی زۆرە لە هەمان کاتا
خۆنەویستیە چونکە ڕەخنەگر باسی خۆی ناکە خۆی بەجێ دێڵێ ئەچێتە ناو داهێنانی خەڵکانی ترەوە بەدەر لەوە من شتێ سەرنجی ڕاکێشان مامۆستاکان ڕێکۆ باسی هەژمونی دەرچوونی دەرهێنەر لە هەژمونی دا یا هەژمونی نووسەریانی لەوە حاڵی نەبوو دەقەکە خۆی پراکتیک ناکرێ وەکو باڵێن دەقێکی هونەری چۆنە یانی ئەم مەسەلەی دەرچوون لە هەژمونی نووسەر دەرهێنەر چۆنە یانی ئەو شتەم بە ڕوون نەبوو دەست خۆش بێت ئەوش معقولە مامۆستا کاتێک کە دەرهێنەر دەستەڕا بۆ شانۆی سەرەتا خوێندنەوەی بۆکە بەڵام دواتر کاتێک کە ئەیباتە سەر ستەیج بەشێک لە تەحلیل و تەفسیری خۆی تێکەڵ بە دەقەکاک بۆیە ئەو نمایشی کە تۆی بینیت یعنی لەسەر ستەیجی بینیت جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەو تێکستەی کە تۆ وەکو خوێندنەوەی خوێنیتەوە چونکە وەکو لە ڕاستەکە شایمە ئاماژەمان کرد تەواوی توخمەکانی نمایش وەکو سینۆگرافیا و بەشەکانی سینۆگرافیا هەموو ئەمانە بەشدارن لەوەی کەوا وێنەی تازە تێگەیشتنی تازە خوێندنەوەی تازە بە تێکست بەخشە بۆیە ئەوە ئەبێتە بەتوانین ناوی لێ بنین تێکستی دەرهێنەر کاتێک ئاچێتە سەر ستەیج ئەبێتە تێکستی دەرهێنەر هەندێک لە توێریستان ئەوانی کەوا لە بواری توێری کارەکەن لە شانۆیە ئاماژە بەواکەن ئەڵێن تێکستی سێمیشمان وفعلی تێکستی سێمیشمانە کە تێکستی وەرگرە کە تۆ وەکو وەرگرە کاتێک کە بەرامبەر بەو نمایشە دانیشیت تێگەیشتنێکی تازەت هەیە بووی کە تێگەیشتنی نووسەر و تەنانەت دەرهێنەرشی تێپەڕاندووە ئەمە جیاوازێک لێمان دەست و چاوت خۆش و سوپاس چۆن پیاە ڕووین بە تەمان بە قانونەکەی وا بوو ئەوە ناو بنووسی وا باشترە ناوم سینکێشەمان معقول جا پێتان ناخۆش لەبێ من کات داانم بۆی کاتی ئێوە و ئەوانش نەبژین وانی کاتم زۆر لیان کوشت بەڵام نەکوژرا هیچی نەکوژرا هەمووی بە زندوی دەستان خۆش بێ من نازانم حەقی خەڵکم خواردیان هەر ناوەکان مامەتەکەت زۆر ورد و زۆر بە سەری قەبوو بەڕاستی من ناتوانم بڵێم ئەکادیمی بچکە ئەکادیمی بوون ڕێگە کەمێک قورس بێ بەڵام تا حەدێک ئەکرێ بڵین بابەتێکی ئەکادیمی لەبەرەوەی زۆر تەرکیزی کرد بۆ سەر ناوەڕۆک و هەموو تەفاسیلەکان من دوو خاڵ لای من جێی پرسیارە هیچیان تۆ کۆی بەرهەمەکانت لە چوارچەوەی ستاتیکایە نمایش کرد یعنی من بیرمان نەچێت ڕەنگە بەشێکی زۆری سینۆگرافیا بیرۆکە بچێتە قاوەڵی ستاتیکاوە لە نەتیجەیە تۆ شتێکت هەیە بەرهەمێک پێشکەشەکەی فکر کە ئەوچیتە بۆعدە ئەکادمیەکەوەیە مەعریفە ئەستاتیکا نییە فەلسەفە ئەستاتیکا نییە هەمووی لە خزمەت فکرەکە هەمووی لە خزمەت فکرەکەیە بۆیە ناکرێت فکر بچێتە چوارچەوەی ستاتیکاوە ئەمە خاڵێکی تر طبعا لە بەشی دووەمە هاتیتەوە سەر ڕایەکەی من لە بەشی دووەمە خۆت دیتەوە سەر ڕایەکەی من و باس لەوەکەی کە لە نەتیجە فکرە ئەوەی کە ئێمە ئیشی لەسەرەکەی بەرهەمەکەی و فکرەیە خاڵێکی تر کە زۆر تەرکیزت لەسەری کرد مەوزوعی پەیوەستبوونە من ئینکاریەوە ناکەم بابەتەکەت بابەتێکی زۆر بوو زۆر بابەتێکی بەچێژ چێژمان لێبینی بەڵام ئێمەشت لە خۆت دابڕان لە ڕاستیە هەندێکشت هەیە بە پەیوەستبوون چییە؟ پەیوەستبوون ئەوەیە کە ئینسان بەڕۆح تێکەڵی عەرزێکە بێ بەڕۆح تێکەڵی گۆرانیەکە بێ بەڕۆح تێکەڵی بەرهەمێکە بێ لە بەشێکی زۆری فستیڤاڵ ئەدەبیەکان چیرۆکردنەوە نەما چونکە تۆ لە زمانی جستەیە تۆ بەمنەوە پەیوەست نەبووی بە لاپتۆپەکەتەوە پەیوەست بووی من ڕەنگە بە زەقی تەماشا بکەم بەڵام ڕەنگە خەیاڵ ڕۆیشتی بێ بەڵام کاتێک کە تۆ دێی ئرتیجایی قسەم بۆ ئەەکەی تەرکیز مەکەیت چاو دەقیتە ناو چاو من هەموو بەڕۆح بەجەستە لە لای تۆم بۆیە ئەمە خراپە لەسەر لاپتۆپ شت بخەریتەوە چونکە خەیاڵی ئێمە ئەڕوا بەلای شکەیە
من ئەمە لە ڕووی پەیوەستبوونەوە کە خۆت تەرکیز لەسەر پەیوەستبوون کرد من ئەم دوو خاڵم لە باش جنا بابەتەکە من هیچ لاریم لەوە نیە ئەگەر بابەتەکە بە کتێب بێ بە بڵاوکراوە بێ ئەکید دڵنیام زۆر بە وردی چێژی ئەبین دەست خۆش بوو کاکدا سەبارەت بە خاڵی یەکەم دەست خۆش بە زۆر سپاس هەڵبەت بیرۆکە بەشێکە لە ناونمایش کۆی بابەتەکە نییە من بەڕاستی ئەم نمایشە بۆ من عینەیەکی باش بوو بۆ گەڕان بۆ پشکنی خۆم بەحسێکە بۆ خۆم بەڕاستی هەوڵم داوە کە شتێک کامیشە پرسیار بۆ لای من دابڕان یاخود پەیوەستبوونی وەرگر بە نمایشەوە بۆ کارەکەی چییە و خۆی ساتیکات چییە ئەمە بۆ خۆم جێی پرسیار بۆ هەمیشە و گەشتمەتەوە قەناعەتەشی یعنی کۆی پرۆسەکە پرۆسەیەکی ستاتیکیە منزومەی نمایش بۆ خۆی پرۆسەیەکی ستاتیکیە یعنی تۆ ناتوانانی ستاتیکات جیا بکەیتەوە لە نواندن ستاتیکات جیا بکەیتەوە لە دیرۆکە و ئەمەش وا ئەکات کە تۆ بەردەوام بیت لەگەڵ نمایشەکە بەنسبەت ئەوەی کەوە خاڵی دووەم مەسەلەی داپتۆپەکە و بابەتە بەڕاستی لەبەرەوەی لە چوارچێوەی توێژینەوەی بۆی حەزم کرد پەیوەستی بەمەوە چونکە من هەندێک جار ئێمە ئەوەندە عەفەوی قساکەین شت فڕادەین و بەڕاستی لایەنە زانستیەکە فەرامۆشەکەین و فاوڵی گەورەشمان داوە عەفەوی بوون لە قسەکردن کاکدا نازانی زۆربەی ئەو بەحسانی کە پێشکەشەکرێن لە ڕێی وەرەقەوە پێشکەشەکرێن بەحسی ئەکادمیەوە توێژینەوە ئەمە کۆمنت و ڕاو بۆچوون زۆر ئاسایەتەوە پەیوەست نەبیت بە تێکستێکی نووسراوە بەڵام لەبەرەوەی من لە چوارچێوەیەکی زانستیە قسەم کردووە بۆیە پێم خۆش بووە پێوەستم بۆەوە داوای لەبوونی شەکەم ئەگەر ئەوە هۆکاری بێت بۆی کە من تۆ لێک دابڕایێت شتێکی تر هەنم نەخم نا من ئەزانی زۆرە کێشێ هەوی لەگەڵ ئەوە بۆ من زۆر گرنگە ئەو بۆ چونانە بۆ من زۆر گرنگە لەگەڵ قاوەیە من دەستخۆشی مامۆستا کاردووە بە توێژینەکەت بەڕاستی خۆم چێژم دەبینی چۆن وەکو دەنگاشی شانۆکەیە چێژم بینی ئێستا توانم بڵێم زیاتر لەوەی لە کاتی نمایشەکەی هەندێک فکرە بە من نەگەیشتێ بەڵام سەر پێم گەیشت دەستخۆشیت دەکەم وەکو کاکاناوتی هیوادارم بۆ هەموو شانۆیەک دوای نمایش شانۆک ئاو توای توێژینەوە بکەیت وەکو پێشنیارێکیش هیوادارم نمایشی ئەم شانۆیە تەنها لەکەیت و قەتیس نەکەیت شارەکانی تری کورسان دەرەوەی کورسان بکرێتەوە بە زۆر سوپاس دەستخۆشکەم زۆر سپاس کاک شاخەوە من یەک شتێک هەیە ئەوە ملاحەزەی پێم خۆشە بیڵێم ئەو بۆچوونێکی ئۆسکار وایلدەیە لەسەر ڕەخنە ڕاستی زۆر لای من زۆر پەسەندە ئەڵێ ڕەخنە لە نەتیجە داهێنانێکی تازەیە داهێنانێکی پرۆسەیەکی ئیبداعی نوێیە یعنی ئەشێ دوور و نزیک پەیوەندی بەو ڕوویا و بۆچوونەوە نەبێت کە دەرهێنێکیشی بەسەر کردێت شتێکی ڕەنگە زۆر جیاوازی جابۆیە ئێستا ڕەنگە بەلای ئەکتەرێک شەو ڕەنگە شتێکی تازە بێ بڵێم خۆنجای مەسمان لەو دیمەنە ئەوە نەبوو سپاس کاش خۆی عفوکە یەکێک لە جوانیەکانی ئەدەبی چی پێڵێن تازەگەری ئەوەیە کە تۆ هەر کەس بە دید و بە ڕوویای خۆیەوە هەندێک جار شاعرێک شتێکە نووسێ دیراسەیەکی لەسەر کرێ ئەڵێ من مەبەستمەوە نییە بەڵام لە نەتیجەیە فکرت بەربڵاوە کاتەوە بە هەموو دیوێکەوە تەماشایەکە زۆر ڕاست دەست و چاوتان خۆش بێت هەر بژین بەڕاستی من چانسی ئەوم نەبوو شانۆگەرێکە بینم و ڕەخنەشم یان بڵم دلێم لە کەس نییە لە پوزای خۆمێکە ڕۆڵی سەرەکی بینی بۆ ئەو داوا بکە یانی تر نازانم ئەمە یەک دوو بۆ پێی نەوتو پوزانی لای ئێستا بەداخەوە ڕەخنەی کوردیە توان بڵێن 180 شخصیە دابش بەسەر دوو سەر جەمسەرەوە یانەوە تا تۆ زۆر ڕەفیقنی دێمی جەکرێت هیچ نییە خوێنەوە کەمەمە بەمە کەشکەڵانی فەلەک یان تۆ ڕەخنەکە ڕقا دێم هەرچی جوانی دنیاە من هەر بە ناشرین نیشانەکە یعنی نابێ ئەو کاریگەریە بێ لەسەرتان خاڵی من بە کوردێ دەستان من پیرۆزبایتان یەکەم جێی شانازی دووادارم جاتر نمایش بکەن جاتر ببینی زۆر زۆر سپاس سۆرەکانت بینی کاک عەبدولستار بە قورئان ئەزانم بەس داوەدا من نەوە دەستخۆش کار کردەوە من بە یارمەتی کارتان ئەسکەر بۆ پێی کاردانە هیچ لە بابەتەکانی دەست پێ بکەم
ئەڵێ جیاوازی نێوان خۆشەویستی و عاشق چییە؟ خۆشەویستان بەیەکەکەن بەڵام عاشقان بەیەک ناکەن لەبەرەوەی عاشقان بەیەک بگەن سحری عەشق بەتاڵە بێتەوە. کاردۆیانی توێژینەوەیکی ئاوا ورد من بەلای خۆم هەست دەکەم خاڵێکی زۆر گرنگت لە بیر کردووە ئەوی شوێنی نمایش. شوێنی نمایش من پێم وایە شوێنی نمایش نەکۆکو بڵێ هۆڵی پەیمانگە هونەر جوانەکان ئەو شوێنە دەرێنەر ستافی نمایشانان بژاردوویەکە لە خاڵە گرنگەکانی سەرکەوتنی ئەو ئیشەیە چکە پێم وایە ئەگەر ئەو ئیشە لە شوێنی چکە بۆیە بۆ نمونە هۆڵێکی کە بۆیە لە بۆ نمونە سەرکەری ڕۆشنبیری کردبووە پێتوان نییە سحری ستاتیکی ئەو نمایشە لە دەستەچوو پێتوان نییە چێژی سینۆگرافیا و ئاکتینگ من هەمومان لە دەسەدا ئەگەر لە شوێنێکی کە بۆیە یعنی بۆیە ئەکرا لە توێژینەوەیکی ئاوەدا ئاماژە بە شوێنی نمایش بکەیت. ئەتوانین بڵێن یەکێک بۆ لە فاکتەرەکانی بڵێ ئەگەر ئەو نمایشە بۆن لە هۆڵی سنتەری ڕۆشنبیری وایە ئەم چێژەی نایبەخشێت. ڕەنگە لە شوێنێکا تا ڕادێک ئاماژەمان بەوە کردبێ کە باسی کارکتەری لۆتینمان کرد ئەوەی وریە نزیکترین کەسە لە وەرگرە بالفعلا يعني هۆڵەکە دەوری زۆر ئەساسی هەیە لەوەی کە تۆ چێژی زۆربەی ساتەکە دەست خۆش کاکسیوانجا من ئەوێ بوەستم بەڕاستی زۆر زۆر پێم خۆش بوو بەڕاستی ئەمڕۆ لێرە بووم دەستان خۆش بووە بۆ نمایشە من دەستەکەم ئەم نمایشە نمایشێکی تازەیە بەڕاستی نمایشێکی بەتوانایە یەکەم شتێکی جەراعەتی تایە بۆ ئافرەتی ئێمە کە داش لێوایە شتی وا ئەجایی ببینێ بەڕاستی سۆزداری ئەبینێ هینە بینی هەلەواقەمان هەیە ئەو شتە هەیە بۆ بیشارینەوە ئەو شتە بەڕاستی دومش رخنەمە بوو ڕاگەیاندن دەوری نەبوو لەو هینە بەڕاستی کەم کەس زانی یعنی من بە سوودفە بەسایی برادەرانەوە زانی بەڕاستی پێمان ناخۆش بە ئاوا عەرزە زۆر کەمیتیا بوو ئەوایە زۆر یعنی کەس حازر وایە و دەستان خۆش بێ بۆ جەراعەتی کە کردوتانیان هەست پێمان خۆش بوو بەڕاستی دەستخۆشی بۆ بەڕاستی قسە جوانە نمایندەیەکی زۆر جوانی دەستخۆشی بۆ هەموو هونەرمەندەکان دەستان خۆش بێ. ئەو تەلەبانە هیچ قسەتان نییە ئێمە قسەیەومان لاگرین کرد بەڕاستی ئەمەی وا ئێستا باس کرا ئەمە تحلیل و نەقد نەبوو من ناوی خوێندنەوەشم لێناوە تحلیل و نەقد ناوی خوێندنەوەم لێناوە خۆشاتر بەلایەن تحلیل ڕۆژ نەک بەلایەن نەقد من ڕاستە شارۆکاریم بەڵام خێزانی شکوی تەبیعی بینەر لێ ئەو بابەتە دەرونیانەی کە باس کردن ئەو خاڵانە خۆمان ئەتوان بڵێن مارکە ئەنی هەر محتەواوی جوڵە و بیرکردنەوەەکانی تۆتوانی لە لایەنی دەرونی و تەحلیلێکی زۆر وەرگی بوو بۆ نمونە لێکێ لە خاڵە ئەڵێ بە تیاڵێ ئەڵێ ئەم تیا بوو ئەو تیا بوو بە مارتاڵێ ئەڵێ ینی من هێشتا هەر ئەنی من هێشتا هەر لادیم وانە ئەها سیر بکە ئەنی هەر هەمیشە هەست بە کەمیەک ئەکا لە بوو لە خۆیە خۆ ئەو کەسێکی بەناوبانگە بن من لە ڕووی لە ڕێگەی کتێب و لە ڕێگەی خوێنە و لە ڕێگەی ئەمە لە ڕێگەی پلیکانەکانی خوێن و فکر و ئەوانە بەڵام هەر خۆی بەکەم ئەبینێ لە بەرەوەی چواردەورەکەی بڵێن بە شاری بە کۆمەڵ ئەنی کۆمەڵێک تعبیراتی واسەکە لەوانە بۆیە تۆ بڵێن خوێندنەوەیکی دەرونیانت بۆی کرد بەڵام تا ورتر بیکە ینی ئەتوانی ورتر بیکەی ئەی پوختر و بەزدی پوختر و باشتر ئەبێت هەم بۆ خوێندنەوەکەی خۆت و هەم بۆ ئێمەش وەکو بینێت بەڕاستی تێگەی لە من چی ئەڵێ چووکە بەڕاستی سێرکە بۆ نمونە ئەنی هەر مامۆستا تارف کەساتێکی مامۆستا تارف ئەنی کوی کەساتێکی مامۆستا تارف ڕێک چی بوو یعنی ئەتوانێت خوێندنەوەیکی دەرونی زۆر زۆر وردی بوو هەتا بۆ نمونە کاتێک باسی بۆ نمونە باسی جانتاکەکەی ئەڵێ تۆ بڵێن نستی مامۆستا تارقەکە بۆی گەڕاندوتەوە نستێکی چەپێنراوە ئافرین نستی هەروایە بەڵام چی هەیە لێرە ئەم مامۆستا تارق
بەشێکی نستی هەیە بڵێن لە بیری چۆتەوە بە تەواوەتی بۆ نمونە هەندێک شیری ڕەنگە ئەم مامۆستا مەریوان بۆی هەڵگرتووە ئەمە ئەستا خۆی هەر نایزانێ نست نییە هەر شتێکەکە نییە ئەنی دەبوو ئاماژە بۆ بکەی بۆ نمونە یەکێک لە وەزم چیرۆکەکانێتی یان نووسینەکانێتی مامۆستا مەریوان پێی ئەڵێ پێڵێ ئەمە تێ ئەڵێ نا من نیمە تۆشی ئەڵێ با ئەی خوێنێتەوە بۆی و ئەیێنێتەوە بیری ئێواشە ئەنی زۆر گرنگە ڕاستە بڵێن ئەمە نستە بەڵام ئەوە شتێک ئەگەر ملاحەزەی شتێکت کردوێ من لە باسەکەی باسەوە کرد مامۆستا مەریوان کاتێککە جانتاکە کاتەوە هەندێک جار ئەو زەمەنە لە کیسچوەی خۆی ئەوێ بە تیای قەرم بۆ دوای ڕابردووی خۆیان ئەم شتم هێناوە بڵێن خەمی خۆیەتی ئەوە خەمی خۆیەتی نەمە ئەم کاتە لە توێ یاڵەفی ڕۆچووە دەست خۆش من ئاماژەم بۆش کردووە ئێمە پرسیار بۆمانە بەس لە توێژینەوەکەی بکەین یاخود لە نمایشەکەش بکەین مەگەروابێ بۆی پرسیار بەخوا منش هەر لەوە دەرێنەکەی یەقی توانی قسەکەی ئەمڕۆ دوو دقەت بۆ دانیوەک ئەو خەڵکە لە کاتیان نەگرین من ئامادەم جۆ بگرم لە هەموویان هەموو بۆ چوونەکان کاکسیرۆ ئەگەر کات بۆ هەموو میوانە بەڕێزانی کە لێرن بە خۆشحاڵی و جۆگرین ئەوش بە ئیدارەی جەلسە قەرار بدەن ئامادەم هیچ کەسێ قسەی شێبێ لە خزمەتان ئەگەنێن ناو کاتی یعنی تۆ قسە نییە قسەی هەیە ئەگەر پرسیاریان هەبێت دوو دقە ئەکەینەوە بۆ دەرهێنەر هەتا ئەم پرسیارێک وەرە دەرهێنەر وەرە ئێرە شنوت هیچ پرسیارش ناکەم فهمی بۆ جایش دەبێنێ قسەش ناکەم با ئەوانەی کە ڕۆیشتن بۆ پرۆڤەکە ئەوانە قسە بکەن ئەوانەی کە باگیانێتی بۆ پرۆڤەکە ئەوانە قسە بکەن زۆشتی لە دڵ فیرانە و بلۆکە ناوپڕەکاندر پێڵەن ناوپەر ئەوەی ئیشی هەیە ئازادە بڕۆ ئیشی مامۆستاکانەوە خێنێ زۆر جواب بەڕاستی نا من سپاسکەوتم خێنێ زۆر جواب بەڕاستی من بۆ خۆم هاتوومە بینی بە شکۆنەکەی بەتەڵات ئەوە قسەکەم لە مەکتەب بڵێ قسەکەم لە مەکتەب دێتەوە بەڕاستی لەبەرەوە بەڕاستی زۆر جوانی ئینشاڵڵا ڕۆژ بەتایبەت دێ سەردانەکەش بیدە ماسی تەرە باشتر نییە ئیستەی سەکەی بەرە بڵێ تەواهی نەکەم مرۆڤایەتی پێویستی بە 5 میلیۆن ساڵ بوو بۆ ئەوەی مەیمون بکە بە مرۆڤ کۆمەنیستەکان بە نیو سەدا مرۆڤیان کرد بە مەیمون قسەی نووسەر بەڕایانە داوینەکە پیشەگەر یاخود با بڵێن وەک دەرهێنەر شکۆ ئەمەر ویستی لە کۆتاییە چیمان پێمان بڵێ مرۆڤ ڕوو دەکەینەوە لە ئایدۆلۆژیا یاخود ئایدۆلۆژیا ڕوو دەکەینەوە لە کارە نشیا و جیرۆکانی ناو کۆمەڵگە کاکسیروان من دووبارە سوپاس بۆ ئامادەبوونتان اینجا سوپاس بۆ سەکاردنەوە ڕاستی بۆ توێژینەوە گرنگە ئەو لە کاتی ئەو ئێستای مەریە چوو قەرار نەبوو من ئیستەوزەحەکەمە بێ قەرارش نەبوو قسە لەسەر نمایشەکە بکەین ئەمە بەقەدەوەی جۆگیری سەکاردنەوە بین هەبات بابەتی ئەوەی کە من ئەمەوێت چی بڵێم من خۆم باوەڕم بەوە نیە لە دوای نمایش هیچ بڵێم ئەوەی کەوتم نمایشەکەم وتی ئەگە قەرار بێ وتی بێتی یانەی وت بێ نمایشەکەم کاری ئەوە بۆ ئەرچی ئەوە بووە هەرچی ئایدیا و بۆچوونی من هەیە لە 4 ساڵی ڕابردویان بڵێن فاسیلەی بینی دوانمایشم کە 2019 بوو لەگەڵ ئەمڕۆیە کە 2023 قەرارم من لەو نمایشەیە وتی بێتن چونکە خۆشم لە ئەگەر کورتە پۆستێکی فەیسبوک پشگەر ڕۆ دنیای فەیسبوک بۆتە کەناڵی ڕسمی هەموو تاکێک ئەگەر لەوێش من ئاماژەکەم بووی داوە ئەڵێم
نمایشی پیشەگەر گزارشتە لە تەواوی دیدگا و تێگەیشتن و بۆچوونەکانی من بۆ شانۆ ورتر بۆ دەرهێنان بۆ نواندن هەموو دیدگای من بۆ شانۆ ئەوەی قەرارە من بمەوێ شتێک بەڵام هەر گوتارێک بە لە نمایشەکە باوتومە بەڵام ممکنە لای کاکاردۆم توێژینەوەی دروست کرد دەبێت لای کاکسیروان حرمەتەن دزێویەکی دروست کردێت چێژی کاکسیروانم شێوان دەبێت ئەمەش ئەگەرەنەوە سەر ئەو بۆچوونی کە مارهۆڵ تیۆریستی گەورەی شانۆی ڕووسی ئەڵێ شانۆی گرنگ یاخۆ بڵێن شانۆی زیندوو ئەوەیە کە دوجار بینەرەکانی یاوەرگرەکانی بکاتە دوو ئاستەوە ئێمەش پێم وایە بە پێی ئەو فیدباک و تێگەیشتنی کە دوجار بۆمان گەڕایەوە ئەو دوو ئاڕاستی ئێمان بینی بە ئاڕاستی سێمیشەوە لە ناو بینەر و وەرگرەکانمان بابەتەوەی کە مرۆڤایەتی پێویستی بە 5 ملیۆن ساڵ بوو تاکو مەیمون بک بە مرۆڤ کۆمەنیستەکانش لە 50 ساڵە مرۆڤیان کردەوە بە مەیمون لێرە کۆمۆنیست وەکو کۆمۆنیست وەرنەگیراوە بەقەد ئەوەی کۆمۆنیست لێرە نوێنەرایەتی ئایدیایەکی سیاسی سڕف ئەکا و دوجار ئەمە نابڵێم ئەمە قسەی من ئێمە دقیقەن قسەی نووسەری سەرێکی دەقە بەڵام هەڵبەتە منش 100% هاوڕایم بۆیە بە بارزی لە ناو دەقەکەی هێشتووە ئەگەر خۆی لە کەلێ نابووێ لە ناو دەق و تێکستی ئێمەیە بەڵام لای ئێمە زۆر بارز کرا قەرار بوو تشی بۆ زیادکەم بەڵام دوجار لەگەڵ ستافا گەشتنەوەی بەم جۆرە دەربکەوێتەوە ئەمە هەمان تێگەیشتنی داروینەکە دنیا لە ئەساسەوە بە نەزەڕی تەطویر بەڕێوە چوو نەزەڕی گەشە سەندن کە لە دەستپێکی کەون و گەردوونە چۆن هاتوو تا گەیشتۆتە ئەمە من بۆ خۆم لە مۆیدینی ئەو بۆ چوونم طبعا نمایشی منش پانتایی منە من حەقی خۆمە دیدگا و ڕویاکانی خۆمان خۆم لە ناو نمایشە ڕەنگ بداتەوە ئەمە بۆ بەشی یەکەمی قسەکە کە 5 ملیۆن ساڵی خایەن تاکو لە دیدگای من و ئەو فەیلسوفەیە نیاندەرتاڵیەک بوو بەم ئینسانی ئەمڕۆ بەم فۆرم و شێوازەی کە ئێستا دانیشتوونە و ئەم زمانە هەیە لە بەیمانە سروشت ئەوەندە کاتی پێویست بوو بەڵام ئایدیاکان هاتن ئایدیاکان لەناو دوو قەوسا هەڵبەتە هەمووی نا ئێمە لێرە کۆمونیستمان وگرتووەکو ئایدیانی کەوا ئینسانیەتدا ئەمەدا ئەهاڕن لە هەموو بەها پیرۆزەکان کە تایەن 50 ساڵ فعلەن 50 ساڵش بۆ هەندێک ئایدیا بۆچوونی ئێمە زۆرە ممکنە ئەگەر ڕژێمە سیاسیەکان وەربگرین هەندێک لە وڵاتە شەرقی و ئەوانەی کە پیانۆتری جیانی سێم پێویستیان بە ڕوبعێکی ئەو 50 ساڵانە بۆ کەمتر لەوە ئینسانیان داماڵبوون لە هەموو ئەو بەهایانی کە پێویستە لە ئینسانێکی تەندروستە هەبێ ئەمەیە بۆچوونی من ئەگەر توانی بێتم یان بۆ پرسیارەکەی تو وەڵامێک ئەگەر سادەش بێ بیگەێنم پێ خۆشتە لە بەکار وڵا من چاوەڕێمە کرد شکۆ خۆی کەشفکە بەڵام زۆر بە زیرەکانە مراوەغی کرد زۆر بە زیرەکانە مراوەغی کرد من ئازانکی یەکێک لە جوانەکانی ئەدەبی واقعی چکە لە نەتیجە و دقە ئەدەبە یەکێک لە جوانەکانی ئەدەبی واقعی سحری ئەوەیە خۆت تەسلیم نەکەیت لێگەڕێ بینەر خوێنەر خۆی چۆن ئەیبینێ بەم شکڵەتی بگە کۆڕێکمان بۆ ماردین ئیبراهیم کرد وتی حەزەکەم خۆت تەقیبی کرد بەسەر چاو شعرێکی هەیە خەدیجە گوڵاوی ڕەنگە زۆر بەتان خوێنکاتە شعرێکی زۆر جوانە و خەڵکێکی زۆرش لەسەری نووسی وەک بە تایبەتی کۆمەڵێک گەنج زۆر عاشقی ئەو شعرە بوون بەڵام ماردین و شعری کوشت لە کەرکووک هەر هاتووتی منەم شعرم بۆ دایکم نووسی سحرەکەی تا بەتاڵ کردەوە تەواو سحرەکەت بەتاڵ کردەوە یەکێک لە سیماکانی ئەدەبی واقعی سحری ئەوەیە هەر یەکێکمان بە فۆرم و دیرگایەوە شێوازێکی تر لێ ئەڕوانی هەندێک جار ئەسڵەن ئەو نووسەرە هیچ پەیوەندی بەو بۆ چونەی منەوە نییە بەڵام لە نەتیجەیە شتی تازەتر بەرهەم دێنێ مەسەلەن تۆ خەڵک وانەکەی دیکردەوە بەربڵاو بکە تەوسیع بکە هەر یەک وەکو لاپتۆپی کە ئێستا لە بەردەم کاردووە هەیە ڕەنگە مامۆستا ئەبستان لێەوە تەمەشایکە من لێرەوە تەمەشایەکەم مامۆسایەکی لێەوە تەمەشایەکە هەر کەس بە دیدگای خۆی لێ ئەڕوانێت لە مەسافەیە چی ڕوئەدا ئەمە جوانەکانی ئەدەبی واقعی سحریە ئەوەی کە لە مامۆستا کاردۆ لە ئەخیرا بە ئاماژەی پێدا کۆتاییەکی کراوە یەکێک لە سیماکانی ئەدەبی واقعی سحریەوەی تۆ کۆتاییەکی کراوە لێگەڕێ بۆ بینەر خۆی چۆن ئەیبینێت
لە ڕۆمانەکەی دواوی هەناری دنیای بەختیار عەلی لە ساتێک بۆ مەستی ئەسپەکانی ئەوەی بە هەمن قوبادی ئەمانە هەمووی ئینن لا مارکیز لای دایستۆفسی ئەمانە هەمووی هەیە ئەم واقع ئەم کۆتاییە کراوەیە خەڵک خۆی کۆتایی بۆ دانێ خەڵک خۆی درێژەی پێدا جا بۆیە من دەستخۆشی دەکەم کە وەرەقەکەی خۆت کەشف نەکرد مامۆستا سیروانی نازانم بەو نیازە و مەبەستی ئەو پرسیاری کردیان ویستی تێوی گلێنێ ویستی تووشی صد دەرسەد هاوڕام ئەش بێ وابێ یعنی مثلم زۆر سپینەکە وەڵام کورد بە عشانەوەی ئەومان لە بەلاش چی ئەەکەم ئەمە بەلاش سبق نەکرد ئەوە نییە ئەزانین چی ئەەکەین یعنی بەسەر دقیقە و نمونەی تۆ زۆر جوانە مثلەن ئەو گەنجە 17 ساڵە ممکنە خەدیجە گوڵاوی لە خۆشەویستەکەی خۆی بشوبێنێ من لە دایکمی بشوبێنم کاکدانە لە نمونەیەکی میتافۆری زۆر جیاواز بیشوبێنێ بەڵام کاتێک دانەی ئەو تێکستە دێ ئەڵێ من بەسم دایکما تۆوتەی لەوێیان مرد یعنی کاردە کۆمەڵێک ئاماژەی دۆزیەوە باوەڕ و قەنەعەتانە لای من هەر وجودینە بەڵام من ئەساسەکەم هەیە ئەو ئەساسە کاکسیروان بە جۆرێک بینی مەوسەکاردۆ بە جۆرێک بینی ئەو کوڕانەش بۆ قۆناغی ئەمڕۆیان کە خوێندکاری سەرەتای ڕێگای شانۆن ئەوان بە جۆرێتر ئەیبینن و پێشم وایە مەسەڵەن من زۆر جار شتەکە نەچینە قۆناغیشتەوە من زۆر جار لە دەرسا پێیانڵێم مەڵێم هەموو شتێکتان لە قۆناغی خۆتانە بیبینن لە قۆناغەکانی داهاتوو ممکنە لێک دانوشتیتان ڕۆژێک مامۆستا حوسێن مناقەشەوەمان کرد دقێکی ئیبسن 10 ساڵ پێش ئێستا خوێندوێتەوە هەفتەی ڕابردوو بە ئیلزامی لەبەرەوەی لە محازەرەکانی مولزەمە بیراتە تەلەبەکانی خوێندوێتەوە اینجا دنیایشتی بۆ کەشف کراوە ئیبسن ئەو داهێنەرە گەورەی دنیای ئەدەبیاتی شانۆ و مامۆستا حوسێن و هەر مامۆستایشتر ئێستا دووبارە بیخوێنینەوە دوای چەند ساڵەکە دیسان ئیکتیشافی تازاکەین لە ئیبسن ئەزمموی خۆت ئەبێ فعلەن ئەوەندە کراوە بێ بکارەکە لە هەموو لەحظاتێکا مەجای تەئویلی دووبارەی تیانێت دەستان خۆش بێ خۆشە قسە بکەن بە شتێک بڵێن هەر شتێک هۆنەر و نالی قسە بکەن نالی زەرورە قسە بکە نانی باگۆ لێبووی دەقەیەک دەدەینێ زۆر نادەینێ تێگەشتنە تایبەتم هەیە بۆ ئەوە گرنگە جیاواز بێت تێگەشت پێشتر لە محازەرەیەکە لەگەڵ ئەعزەمکان مامۆستا بۆ قسەمان لێ کرد یعنی من لە کارەکتەری مامۆستا مەریوانە زیاتر تومە بینیەوە مخرزمە بینیەوە بۆ پێی کۆمەڵی مۆزۆع ڕێیدا ڕەبتی بەرژان تایبەتی خۆتەوە هەبوو دوورکەوتنەوە لە کۆمەڵێک کار و پیشە من زیاتر خۆت مەبینیە و یعنی هەر کارێکە مامۆستا مەریوان دووانبینە کرد هەستمە کرد تو بووی لەسەر مەسرح لە حیوارێکیشا زۆر بە ڕوونی جەختی لێکێتە مامۆستا کاردۆ دووجاوتی پێش نەفێک نازانم کەشفت کرد زیاتریشە هەر وایە نالی ببورن یعنی کاکدانا کاتێک شعرێکە نووسی یاخود بابەتێکی ئەدەبی ذاتی ئەنووسی من دڵنیام لێ قۆناغی لە قۆناغەکانی ژیانی خۆتان تێ ڕەنگیدا کاتێک مامۆستاتاها قەرارە سیناریۆیەک بنووسێ بەشێکی ژیانی خۆی تایە چکە ئێمە دوجار بوونەوەیەکی کۆمەڵایەتین جگە لەوەی کە ئێمە شانۆکارین کاکدانا شاعیرە مامۆستاتاها سینەماکارە ئێمە دوجار بەر لەوە بوونەوەیەکی کۆمەڵایەتین ئەو بوونەوەرە کۆمەڵایەتیە لە شعوری ئێمەیە لە لاوەعی ئێمەیە هەیمەنی بەسەر زۆر شتی ئێمەیە کردووە وە دقیق نالی لەوێ زۆر جوانەیە و زۆرش گرنگە بێ مەسەرەن ئێمە تەشجیعیان کەین لەم قوڕانە لەم قۆناغەیە لە قۆناغی خوێندنان بۆ چوونی جیاوازیان لا دروست بێ بەڵێ وایە ئەبێ ژیانی من بێ مامۆستا تارق و مامۆستا مەریوان لەبەرەوەی زۆرترین تەمەن بە یەکەوە بوونە تقریبا 19 ساڵەیەکە بینین و یەکەناسین و تێکەڵیەکین ئەستان ئەوان هەندێک تووڕێی ئەم قۆناغی منیان لەو ئیشە کاڵ کردەوە جینا ئیشە بۆ من بۆ خۆم هێشتا تەواو پڕ نەبوو لەبەرەوەی پێم وایە هێشتا گزارشتی لە دۆخی ئێستا و بەشێکی ڕابردووی خۆم نەکرد بە حکمی ئەوەی ئەو دوو مامۆستا و دوو هاوکار و هاوڕێ لەگەڵ مابوون ئەوان وتیان نابەو حەدەش باقوڵ بێتەوە با تۆزێک لایەنە هونەرەکەی تیا بارزکەن ئەوەی ئەژیا فعلن ئەو شتە هاوڕە ئەگە بگەڕێنەوە بۆ پار ساڵ تۆ قەنەعەتە بۆ ئەم شەکەی ئەو گریمانەیە نازانم
قوتابیەکانی فۆری چوار ئوستاد کادۆ یەک خاڵێکە بەڵێ باسی مامۆستا پەیوەستبوونمان کرد ئێمە یان کە ئەوە ڕەنگە یەکێ بێت لە خاڵە زۆر گرنگەکان بۆ شانۆکار بۆ نمایشەکەی هەڵبەت چەند هۆکارێکێ بۆ پەیوەستبوونی وەرگر نەکبینەر لەگەڵ نمایشەکەیە یان نێرەرەکەیە یعنی لێرە ئێمە ئەگە تەماشاکەین هۆکارەکان یەکێ لە هۆکارەکان من ئەیبینمەوە لە مەسەڵەن بڵێن ئاستی ڕۆشنبیری و باگراوندی بینەرەکە خۆی دواتر ئێمە لە کەرکووکە ڕەنگە ئەوە ڕنگدانەوەی زۆر بێ ئەگەڕێتەوە بۆ پەیوەندی بینەر بە کاستەکەەوە و بە دەرهێنەرەکەەوە و بە ئەکتەرەکەەوە زۆر جار ئێمە لە نمایشی خۆمانە بەداخەوە ئەمە حەقیقەتێکا بێ بوترێ ڕەنگە شەرمی لێ بکەین هەندێجابی و ڕژێنین لە زۆر نمایشا بینین خەڵکان هەیە مۆبایلەکەی دەرەکا و خەریکی ئێوە دابڕاوە مامۆستا دابڕانەکە هۆکارەکە ئەمە ئەوە نییە کە نمایشەکە لەو ئاستە نیە یا ستاتیکای تێنێ یا ئەوەی تێنە بەڵام هۆکار زۆر جار ئەگەڕێتەوە بۆ کەسەکە خۆی حکمی مزبەق یان بڕیاری داوا لەم نمایشە مەسەن نمایشەکە زیف بکە ئاوا بە کوردی ئەوە کە خاڵێکی زۆر خەتەرە ئێستا نەخۆشیەکی زۆر کوشندەیە لە ناو بینەری ئێمە بە تایبەت لە ناو بینەری هوەری یعنی ئەو بینەرەی زۆر جاکە خۆی زۆر لە ئاسێکی زۆر بەرزە ئەبینێ ئەبینی ئەو ڕەفتارانەکە هیوادارم ئەو حاڵەتانە بەس من یعنی یەک ملاحەزەیەک ڕۆژێکیان لە نمایشێکی شانۆیە بەجددی هەیە شەیەکی کەرکووچانەی سەدەسەدی بەکانە زیف لە نمایشێکی شانۆیە من لە پشت کاردانە عەسکەرەوە ڕۆژێکیان ناوی نمایشەکە نایە بس بڕاتە بێ ئەوەندە بێزارکرد من ئاگادارم کاردانە هەستا چۆوە نەنا پێویست ناکات زیاد بڕۆی مەبەستم چییە لێرە مەبەستم نمایشەکە نییە مەبەستم ئەو بۆ من جێ تێبینی بوو ڕاست یعنی هەوەستەم لەسەری بۆ دابڕانی بۆ تەحمولی نەکرد دابنیشە خۆ نەکێشێ لەگەڵ دەرهێنەرەکە هەر ناشینازم ناشیناسی باشە بۆ چۆ دەیەوە ئەمەش بۆ من پرسیار بێت هاتە نمایشەکە نەیتوانێ و پەیوەندی دروست بکات ئەو عیلاقەیە دروست بکات ئەوەی مامۆستامەریوان ئێوەیە ئەو حاڵەتە ناو علاقی بە بازنەیەکی کۆمەڵایەتیەوە بێ ئەوە بینەی مەسرح نییە بینەی مەسرح نییە عایلەیەک لە ماڵەوە ئەڵێ حەزەکەین دەرچی لای چی هەیە مسرحية كده باش هو مسرحية هيش علاقة بمسرح ودية نتيجة يشتي مسرح ويا لا علاقة بمسائل ثقافية ودية دانش لا برمسك شكل جنجة كورة موبايل في درك أنا دقيقة أو لوينية أو هاتو بس شوار دورة كوي بدينه مسرح نادينه شيء من بناء آثاينية شيء من لوسطك يا خلقاني خلشي تيقدر ما بس خلشي تيقدر يا أخي وانت تقدر هنا باش ذاتي أو بديك توب تشكشيكي وتشتي بسويني كتوب يا إيوه تصورك شبيه أنا ما دەستا خۆش بێ مامۆستا دیارێکی بۆ مامۆستا کاردێناوە بە دیارێکی پێشکەشکە و کۆتایی بۆ دانیشتنەبێنی سوپاسمانەکەین کاتێکی خۆش حەزێتان لەسوە تابلێکم حاضر کردووە بیدەمە مامۆستا کاردووە ئەمڕۆ بە فرسەت دەزانم داوا لە مامۆستا تاریخ دارێ با باش تەکیش پێشکەشکە کاردۆ دەست خۆش ممنونم مرة رسمي جماعية خڕۆی زۆر زۆریان شوبانە وشکەم